سیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادەوەم کاتتان باش خۆشحاڵم جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەشتی لە ڕێگی کەناڵی هیوا و بەرنامی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم بەرنمەیە ئەمڕۆ 22 جانیوەری 2026 پێشکەش بەوەی ئازیزەکرێ لەگەڵ هاوڕێ ئازیزم ڕەحمان حسێن زادەم. کاتت باش ڕەحمان، ئومێدەوارم دروست باش بی. کەمێک بەرنمەکەمان دواکەوت دەبێت داوای لێبوردن لە بینەران بکەین، دیارە خەتای من بۆ خەتای تۆ نەبوو. زۆر سپاسی تۆ بۆ دەستپێکردنی بەرنمەکە، هەروەها سڵاو بۆ بینەران و بیستەرانی ئەم بەرنمەیە. زۆر چاکە ئازیزان، ئەگەر باشتر وایە دیارە لە یوتیوبەوە بینەری بەرنمەکانمان بن، بەڵام لە هەر شوێکەوە بینەرن هەوڵ بدەن لینکی بەرنمەکان لەلایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە تاکو بینەرانیشی زۆرتر ئەم بەرنامەی ئێمە ببینن. هاوڕێ ڕەحمانێمە بڕیارماندا بوو سەبارەت بە دوو مەسەلە ئەمڕۆ قسە باسکەین. یەکیشان ئەو دۆخەیە کە لە ڕۆژاوا تۆتەکایەوە سەبارەت بە چارەنووسی ڕۆژاوای، ئەوی تریش سەبارەت بە و قەتڵ و عامەیە کە جمهوری ئیسلامی ئێران بڵێ ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ خۆپیشاندەرانە بە قەتڵ و عام ڕوبەڕوویان بوو و قەسابخانەیەکی گەورەی دروست کردووە لە ئێرانە کە بە وێنەیە. بەشی یەکەمی بەرنمەکەمان و زۆرترین کاتی بەرنمەکەمان بۆ بابەتی یەکەم کە چارەنووسی ڕۆژاوایە تەرخانەکەی. بینەرانێک و ئازیزانێک ئەگەر ئەیانوێ بەشداربوو نەتوان لە ڕێگەی کۆمنتەوە پرسیار یاخو سەرنجەکانی خۆیان بنێرن. بەرحاڵ هەوڵ دەین ئێوە لەو کاتەیە کە هەمانە بۆ بەرنمەکە فریا بکەوین بە کورتیش بێ وەڵامیان بدەینەوە. بەرحاڵ وەگوتم ئەم بەرنمەیە گەر لەلایەن خۆتانەوە لە سوۆشیال میدیا بڵاو بکەنەوە کۆمەشیشی باشمان پێکەن. ئەگەر تا سەرنجتان کردووە کەناڵی هیوا لە سەر یوتیوب سەبسکرایب بکەن، بەرنمەکانی لایک بکەن، بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێن. بەڵێ هاوڕێ ڕەحمان، ئەم هەفتانەی ڕابردووە بەتایبەت هەفتەی ڕابردوو پەلامارەکان بۆ سەر ڕۆژاوا تون بوونەوە و دیارە ئەو هێرشانەی کە کرانە سەر شێخ مەقسوود و هەروەها ئەشرەفیە کێشایە ئەوەی کە لە ناوچەی تریشا پەلاماری هێزەکانی هەسەدە بدرێ و دوا بەدوای ئەوە دیارە بە پەلامارێک و یاخود وەک باسەکەن بە هەڵگەڕانەوەیەک هەسەدە ناچار بوو کە بەشی زۆری ئەو زەویانەی کە بەدەستێتی بێتە تەنانەت لە خۆرهەڵاتی فوراتیش بەجێ بێڵێ و دیارە بەشێکی زۆر کە سەیری خەریتەکانەکەی توانای بینی بەشێکی زۆری ئەو ناوچانەی لەژێر دەسان نەماوە. بەڵام هاوکات لەگەڵ ئەمە ئێمە تاوانکاری و هەنێک دیمەنمان بینی بەڕاستی لەلایەن چەتەکانی جۆلانیەوە خۆیان ڕستمیان گرتو بڵاویان کردوێتەوە کە دیارە ئەم جارە شفێر بوون وەکو جاری جاران ئەو کارە ناکەن، بەشێکی کەمیان ئەو کاریان ئەنجام داوە گەننا ممکنە ئەبعادی بڵێن تراجیدەکە زۆر لەوە فراوانتر بێ. لە حەقەتا دۆخێکی زۆر نالەباری لە ڕۆژاوا دروست کردووە و ئەم ئەزمونەی ڕوبەڕووی تەحەدای زۆر گەورە کردوێتەوە. دیارە ئەوەی کە تا ئێستا جێگەی خۆشحاڵیەوە جێگای بەڕاستی دڵگەرمیە ئەوەیە کە ڕۆژاوا و بەتایبەتی هەسەدا و خەڵکی ڕۆژاوا بەگشتی بڕیاری مقاومەت و بەرەنگاریانداوە، بڕیاری تەسلیم نەبوونیان بەم پیلانە دزێوەداوە کە چەند لایەنەیە چەند سەرەیە هەرتەنها چەتەکانی جۆلانینی لە پشتیەوە تورکیا وەستاوە، ئەمریکا گڵۆپی سەوزی هەڵکردووە، ئیسرائیل بێدەنگی لێ کردووە لە هەموو ئەمانە و ئەمە دیارە بە جۆرە لە جۆرەکان لە پیلانێکی چەند لایەنە ئەچێ و چەند سەرە ئەچێ کە ئەم ئەزمونە بخنچێنن. ئەوە جێگای خۆشحاڵی دیارە کە مقاومەت بڕیاری لەسەردراوە، بەرەنگاری بڕیاری لەسەردراوە کە بڕیارێکی زۆر بەجێیە و سەرباری هەر سەرنجێکمان بەڕاستی جگە لە پشتیوانی لە دۆخێکی لەم بابەتەیە ناتوانێت شتێکی ترمان بۆی هەبێ. من بەوە ئیکتیفاکەم وەکو پێشەکی پێم خۆشە تۆش لەو بابەتەوە گەر سەرنجەکەت هەیە وەکو پێشەکی و دەستپێکی بەرنامەکەمان بفەرموو. منت پێم وابێ ئەو شتەی کە گرنگە لەم دوو-سێ ڕۆژەدا ئەو ئیرادەیە بۆ بەرگریکردن و ئەو مقاومەتەیە کە ڕاگەنراوە
دیارە پیلانەکەیە چوارچێوەی پیلانەکەش ئاشکرایە لە هەر دەوڵەتی ئیسلامی قەومی جۆلانی یا ئەحمەدولشەرع نییە ئەو بۆ خۆی دارە دەستێ بوو کە لە ڕۆژی ئەوڵەوە بە پشتیوانی ڕاستە و خۆی دەوڵەتی فاشیستی تورکیا ساڵ نیوێ لەوە پێش یا هەرچەندە گەیشتە کورسی دەسەڵات لە دمشق و هەر لەو کاتەوە تەبعاً دیار بوو ئەو هێزەی کە باڵادەستی نواندووە و بۆ خۆی درێژکراوەی ئەلقاعیدە و داعشی پێشوو بوو ئاشکرا بوو کەەوە سەراتاییترین مافی خەڵکی تەنانەت گشت سووریا بە تایبەت ئەم تەجروبەیە کە لە کوردستانی سووریا و ڕۆژاوا هەیە بۆی تەحمل ناکرێ ئەوەی ئەلعان لە ئاستی سەراسەریە یا لە مەرکەزە ئەلعان کە تەواوەن ئەو دەوڵەتە بەهێزە مەرکەزی نیە بازێک نەرمینوان بێ بەرابەر بە کۆمەڵانی خەڵک و دانیشتوان من پێم وایە هەنگاو بە هەنگاو ئەم دەسەڵاتە ئەگەر دابمەزرێ استبدادێکی ڕەشی ڕەشتر لەوەی کە خانەدانی ئەسەد چ باوک حافز ئەسەد و چ بەشار ئەسەد دایەمەزرێنەوە چونکی ئەگەر ئەوان فقط لەسەر ناسیۆنالیزمی عەرەبی و شوێنیزمی عەرەبی پێفشاریانە کرد و پێداگریانە کرد و ئەوە بووە پەرچەمی داپلۆسین لە وڵاتە ئەمان هەمباری ئیسلامی و مەسەبیەکەیان هەیە هەمباری شوێنیزمەکەشیان هەیە بۆیە ئستبدادێکی ڕەشتە دامەزرێنەوە بەڵام ئەوەی لەم بینەدا مهمە پشتیوانی ئەمریکایە تورکیا کە هەر لە ئەوڵۆ دیار بوو و حتا ئیسرائیلیش یعنی ئەمانە وەکو دەوڵەتانی کۆنەپەرست و کە هێز و قودرەتیان هەیە لە چوارچێوەی ئەم خاوەرمیانی تازەدا تێکۆشن بۆیە پیلانێکی هەمەلایەنە و یا ئەوەی باسی دەکرێت گەلە کۆمەکیێکی هەمەلایەنەیە بۆ سەر خەڵکی کوردستانی سووریە و تەجروبەی ڕۆژاوا کرێ تەجروبەی ڕۆژاوا لە ماوەی لە 2011 بەولاوە تەجروبەیەکی مثبت بوو سەرەڕای کۆڵێک ڕەخنە و یا جیاوازی سیاست کە بینی ئەمسالی من و تۆ لەگەڵ بەڕێوەبەری خۆسەر لە کوردستانی سووریە بوو بێ کە هەیە کە بەڕاستی ئەڵان جێگای نییە من ئالەم بەرنامەیە ئێستا قسە ئەوەیە بەرگریە ڕاگەێنراوە مقاومەتێک ڕاگەێنراوە ئەو مقاومەتە بەرحەقە بەرابەر بە زۆرداریەکی گەورە بەرامبەر بە پیلانجێریەکی گەورەی منتەقەی نێودەوڵەتیش هەتاتوانی بڵێ وەختێ پای ئەمریکا هەیە تۆمبارەک بە ئاشکرا و بێشەرمانە ئەڵێ تر دەورەی هاوکاری ئێمە لەگەڵ هەسەدە و لەگەڵ یەپێگە و ئەوانە تەواو بوو ینی ئەو قسەی کە ئەڵێن زلهێزەکان و لە ڕاسی هەمویانە ئەمریکا زۆرتر هێزە منتەقەی و ناوچەیەکان وەکو کارتێک بەکار ئەبەن ئەگەر دەوڵەتانی پێشووی پێش ترامپ ئەمەیان بە شاراوەیی عەدیاقل ئاوا بە بێشەرمی ناوت نوێنەرەکەی ترامپ لە خودی ترامپ بێشەرمتر ئەڵێ تر ئەو کارتی هەسەدە و ئێمە تەواو بوو ئێمە فقط ویستمان لە بەرابەر داعشدا ئیستفادەیان لێ بکەین جا لە بەرابەردا بەڵێ مەترسی گەورە هەیە هێرشی داعشیەکانی ئەحمەدولشار بە پشتیوانی تورکیە و بە ڕێخۆشکردنی ئەمریکا و ئیسرائیلیش کە بەشێ لە ناسیۆنالیستەکانی کورد ئێستاش و زووتریش ومێدیان پێبەست و ئەویش بە دەلیلی سازشێک کە دەوڵەتی مرکزی ئێستای سووریە لەگەڵی کردووە و سەهمی خۆی پێداوە و عاقبەت بۆی بۆ بە دەوڵەتێکی دەستەمەوە قازانج و بەرژەوەندی کۆنەپەرستانەی خودی خۆی منزورە لە بەرابەر ئەم پیلانجەڕیەدا قسەی کۆتاییم ئەوەیە بنەزەرم ڕێگای دروست هەرم ئیرادە هەرم مقاومەتە کە سەمپاتیش زۆرە بۆی لایەنگریش زۆرە بۆی هەم لە خودی کوردستانی سووریا لە بەشەکانی دیکەی کوردستان و حتا لە ئاسی نێونەتەوەی هەر لە ئوروپا و تۆ تەمەشاکەی هەستی گەورە هەیە بۆەوەی پشتیوانی بکرێ و هەر وەک چۆن لە کوبانی مقاومەتی گەورەیان سازماندا و ئەوە باعیسیەوە بوو ئەم 12 ساڵە ئەو تەجروبەیەش خۆی ڕابگرێ هیوادارم
مقاومەتی ئەم جارش جارێکی دیکە زۆرداران بە پاشەکشەوادار بکە ئەوە سەرکەوتن بۆ بەرەیەکی حەقخواست بەرحەق بەدەست بێن. بەرحاڵەوەی کە باسەکرێ و هەواڵانەی کە ئەگا لەو ناوچەیەوە ئەم دۆخە کاتۆتە پێشەوە باسەکە هەرەوە نییە کە دەوڵەتی شەرع یاخود دەوڵەتی جۆلانی بڵین لەگەڵ ئیسرائیلا ڕێکەوتنی ئیمزا کردبێت و ڕەزامەندی نیشاندابێ بۆیکەوە ئەو زەویانەی کە لە نێوانیانە بۆ بە کێشە پێی ڕازی بوو بێ بە بڵین ئەوەی کە پێی وترێت تەطبیع یا ئاساییکردنەوە بە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی نێوان ئیسرائیل و سووریا، چونکە سووریا لە هەموو حاڵەتێکە نەیەتوانی لە بەرامبەر ئیسرائیلا هیچ هەنگاوێکی دیاریکرا هەڵگرێ بۆ جێڕانەوەی ئەو زەویانێکی هەبووە لەبەرەوەمە دەستکەوتێکی گەورە نەبوو بۆ ئیسرائیل. ئەوەی کە ئەکرێ باسەکرێت و ئەوترێ ئەوەیە کە ئەم میلیشیانی جۆلانی بڕیاریان داوە لە پەلامارێک و هێرشێکە کە لە سەروبەندی هێرش بۆ سەر ئێراناکرێ ئەوانش لە قۆڵی خۆیانەوە و لە لایەن خۆیانەوە ببنە ڕەشە لەشکری ئەمریکا و ئیسرائیل بۆ پەلاماردانی حیزب الله لە لوبنان و هەروەها حەشدی شعبی لە عێراق و بەو مانایەش ئەم بڵین داخوازیە خراوەتە بەردەمی هەسەدەش کە ئێوەش لەم پیلانەیە هاوبەشمان بن یاخود لەم کارانەیە هاوکارمان بن ئەو هێزی کە هەتانە بەکاری بێنین بۆ لێدان لە حەشدی شعبی عێراق و بۆ لێدان لە حیزب الله لە لوبنان کە وەک باسەکرێەوەیە کە وەڵامی هەسەدە ئەوە بووە ئێمە کە شەڕمان لەگەڵ داعشا کردووە شەڕی خۆمان بوو ئێوە هاتون کۆمەکتان کردوین و ئێمە شەڕی خۆمان ئەنجام داوە شەڕمان بەر لەوەی ئێوە بێن بەر لەوەی ئێوە کۆمەک بکەن بەر لەوەی کە چەک لە ئێوە وەربگرین و بۆ شەکانی کە خۆمان دەستمان کەوت و دەستمان خستووە ئەوانە بەرەنگاری داعشمان کردووە و شەڕمان لەگەڵ داعش و لەگەڵ تیرۆریزمان کردووە و مەسەلەکە مەسەلەی خۆمانە مەسەلەیەک نییە کە ئێمە بۆ ئێوەمان کردبێ کۆمەکتان کردوین و ئێمەش لەم بابەتەوە بەو هاوکاریە ڕەزامەند بووین و پێمان باش بووە هاوکاریە چۆتە پێشەوە بەڵام ئێستا کە باز لە حەشدی شعبی و لە پەلاماردان بۆ سەر عێراق و وایە بۆ سەر لوبنان و بۆ سەر ئەم میلیشیانی کە لایانی ئێرانەکردن یاخود دەستوپێوەنی ئێرانن ئەمە کاری ئێمە نییە ئێمە بۆ ئەمە دروست نەبووین و هەروەها حەشدی شعبی لەگەڵ دەوڵەتی سووریش وەکو دەوڵەت پەلامارێکی نەداوە شەڕێکی نەکردو هێرشێکی نەکردووە تا ئێستا پیلانێکی دیاریکراوی لێ کەشف نەبووە لێ ڕوویابێ ئەوانە بە هیچ دەلیلێک و بە هیچ پاساوێک ئەمە ئەم شەڕە ناکەین ئەم قسانێک کە ئەکرێت و ئەوترێت کە ئەمە وەڵامی هەسەدە بووە بەم پێشنیارەی ئەمریکا و ئیسرائیل و سەرنجام ئەوانش بڕیاریان داوە کە بەڵێ ئێمە هاوکاری ئێمە لە شەڕ لەگەڵ تیرۆریزمە لەگەڵ شەڕ لەگەڵ داعش ئەمڕۆ دەوڵەتی سووریا ئێمە چیتر پێویستمان بە هاوکاری هەسەدە نیەوە هەسەدە لە معادلەکان کراوەتە دەرەوەیان هەتا لەو هاوپەیمانێتی کە دروست کراوە بۆ بەرەنگار بوونەوەی داعش ئێستا ئیتر هەسەدە بەشێک نیە لە هاوپەیمانی و دەرکراوە دیارە ئەمە بۆ خۆی مەسەلەیەک ڕوو نەکاتەوە کە ئەم ئەزمونە بەو ئەندازەیە کە لە دڵی دۆخێکی دیاریکراوەوە لە جەماوەریشی دیاریکراوە سەری هەڵداوە بەدەر لەوەی کە ڕابەراکانی سەرکردەکانی یاخود ئەوانەی کە بڵین بڕیاری سیاسیان بەدەساوانە تەوەجوهاتیان چیە چۆن نییە خودی ئەم دۆخەکەم ئەزمونی تیاشکەڵ گرتووە چوارچێوەیەکی داناوە کە ڕێگا نادا هەسەدە ببێتە لە ڕەشە لەشکری هەر هێزێک و ئەو بابەتەش کە وترێت لە هاوکاریکردنی ئەمریکا لەگەڵ هەسەدەیە بە جۆرێکەکرێ ئاوا بنوێنرێکە هەسەدەکاری خۆی کردو کاتی خۆی پێشەوەی هەسەدە دروست بوو بێ یەپەگە هەبووە یەپەژە هەبووە شەڕی خۆیان لەگەڵ تیرۆریزما کردووە و ئەمریکا شاتۆتێتی کۆمەکتانەکەم بەرحاڵ کۆمەکەکانمان بدەنیوە ئێمە و شەڕەوان کردووە و ئێستش لەمە دواییکەین یعنی مەبەستمەوەیە کە لەم چوارچێوە لەم قاڵبەیە ئەکرێەوە ببینرێ من دیارە مەبەستمەوە نییە کە باسی ئەوە بکەم کە سیاسەتی بڵین زاڵ بەسەر ئەم ئەزبوونە چۆن و چۆن نیە بەڵام خودی ئەم ئەزبوونە شکڵگرتنی بەو ئەندازەی کە خەڵک بەشدار بووتیە بەو ئەندازەی کە لە مەجرا و لە مەتنی بەرەنگاریەشی جەماوەریەوە شکلی گرتووە چوارچێوەیەکی داناوە بۆی کەوا هەسەدە ناتوانێت لەگەڵ هەر جەبهەیە کابێەوە لەگەڵ هەر لایەکا بڕواوانە
ناچارە بەوەی کە چوارچێوێکی دیاری کراو بۆ هاوپەیمانەکانی خۆی دابنەوە شەڕانەی کە ئەیکا پاساوی با لە بەر خاتری چی لە قازانجی خەڵکایە و ئەمە چیتیایە بۆ خەڵکە منم کارە بکەم نەگەوەی کە وەکو هەر هێزێکی تری ناوچەکە کە لە پیلانەکانی ئەمریکا بەشداریەکەن و ئەوانە خەڵک بەکوژ دەم ببێ ئەوەی نەتیجەیەک و بە ئەنجامێکی بۆ ئین ببیانی من بەبەستەکەمەوەیە وایەتە بەر چاو مەگەر ئەمە پارتی دیموکراتی کوردستان وایە بێسێودوو حتمما ڕازیە بوو لەم شەڕشا بەشداریە کرد و لەم ڕوبەڕووبوونەیەشا لەگەڵ ئەمریکا هەرچیشی بیستە ئەیکرد بەبێ ئەوەی کا پرسیاریشی لەسەردابنێ بەڵام ئەزمموی ڕۆژاوا ئەم چوارچێوەی داناوە کە ناکرێت تەجاوز کرێت. دیارە من و تۆ خۆ دەستمان ڕناگا بە ئەساسی ئەم گفتارانە یا ئەم خەبەرانەی کە هەیە من ئەو ناڵم بە هەر دەرەجەیەک حەسەدا یا ئەم بەڕێوەبەری خۆسەر لە تەجروبەی کوردستانی سوورە و ڕۆژاوە واقعان ئیرادەی ڕاستە و خۆیان بپارێزن و تێکڵاوی پیلانەکانی ئەمریکا، ئیسرائیل، تورکیا یا داوڵەتانی ناوخۆ نەبن قەزەنجی لێکەن. پێشتر وەک بەشێک لە ڕەخنەیەک ئەگەر من بوو بێتم بە نەزەرم وەهم بڵاوکردنەوە بە دەرەجەیەک لە 18 ساڵی ڕابردووە وەهم بڵاوکردنەوە بەرابەر بەوەی ئەمریکا دێت و کۆمەکە کا و دۆستایەتی یەکە هەر وەهمەکەی بە نەزەرم خەتایە و خەتا بووە. هەرچەند حقەتەکەوێ بخۆم شاهدی ئەوە هەم وەختی مقاومەتی کوبانی شکڵی گرت هەتا ڕۆژەکانی ئاخریشی دەوڵەتی ئەمریکای ئەو وەختە کە ئۆباما ڕێی جمهور بوو جان کەری وەزیر خارجەکەی بوو تا هەفتە ڕۆژەکەی ئاخریشی لایەکی لە مقاومەتی کوبانی نەکردەوە بۆ خۆم جۆم لەوە بوو وەزیر خارجەکەی بۆیانەوە بەڵام جان کەری وتی کاری کوبانیشتەوە و داعشیەکان خەریکن لەوێنە سەرەکەوتن وەختێ بەرحاڵ یەپەگە و هێزی شەرکەر و فداکاری ئەو داعشەکانیان بە شکستا کێشە جا دوای ئەمریکا ئاوەڕی داوە کە بچێ بەڵێ پشتیوانی بکە. من هێزێکی سەرکەوتوو لە مقاومەت لە بەخەباتە ئەگە بتوانێت خۆی فەرز کات وەلایەنە حاڵات بێ قەید و شەرت دەوڵەتێک هێزێک بێ هاوسوی لەگەڵ کاو کۆمەچی بکە ئیرادی جدیتیان نابینم بەڵام بەسترانەوە بە ئیستراتیژی و سیاسەتی ئەمپریالیستی و کۆنەپەرستی خەتەرناکە ئەوە حتا بۆ تەجروبەی کۆمەلگای کوردستان بارها و بارها خۆی نیشانداوە جادە نەچە ئەو قسە و باسانی تۆ باسی کرد و منیش بیستومە ئەگەر وابێ ئەوەی تێکەڵ نەقشە و بەرنامەی ئەمریکا، تورکیا، ئیسرائیل مەسەرەن لەگەڵ هەشتی شعبیە کە من پێم خۆشە تەفروت و نابن هەشتی شعبیش وەکو هێزێکی شەمشەمە کوێرەی کۆنەپەرست ئاسار و کردەوەیان لە کۆمەلگای عێراقی با نەمێنن بەڵام شەڕ لەگەڵ ئەوان قاعدەتەن نابێت کاری هەسەدە و هێزێکی دیکە بێ ئەویش لە چوارچێوەی پیلانی ئەمریکا ئیسرائیلیە یا مەسەلەن پێشووتر ئەو دەنگۆیە بوو مەسەلەن نزیکی خودی پێکاکا و هێزەکانی کوردستانی سووریەش بە دەرەجەیە لە محوەری مقاومەت ئەوەش بە خۆی جێنیگەرانیە ڕەنگە وەختەی چێک پرسیار بکە ئەی چی ئەمانە عاقبەت محوەری کۆنەپەرستی تروریزمی دەوڵەتی ئەمریکا ئیسرائیل هەیە لەولاوە محوەری مقاومەت هەیە منەڵم تا ئەو جێگایی ئەکرێ سەر بەخۆی پاراستن ئیرادەی خۆ مقاومەت و خۆشبەختانە تەجروبەکەی لانیکەم لە مقاومەت و شەڕی کوبانیە خۆی نیشاندا لە نەتیجەی مقاومەتێکی وا خۆفەرزکردن بە منتەقەکە و معادلەی سیاسی زۆر فەرقەکە ئەوە مەسەلەی وێ دەرنەچە بە پێی ئەو قسانەی ئێوە باستان کرد من پێم وابێ ئەگەر ئەو دەرەجەیە لە ئیرادەی مستەقل پارێزرابێ تێکەڵ ئەو پیلانانە بن زۆر کاری باشەکەن و هەر بۆیەکانێ ئەبینی ئێستا ئەو مقاومەتەی ڕاگەیاندراوە سەمپاتی پێی هەیە لایەنگری بۆی هەیە چونکی ئەبینن ئەم هێزە لانیکەم بە دەرەجەیەک خەریکە ئتکای خۆیە کاتە سەر ئیرادەی جەماوەرەکەی و نابێتە وەسیلەیەک بەدەستی ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەتەوە من پێم وابێ ئەمە ڕێی تێچێ وابوو بێ مەسەلەکە ئەوەیە ئەمریکا ئیسرائیل تەرحێکیان هەیە بنێوی خاوەرمیانەی تازە لە خاوەرمیانەی تازەدا عاقبەت دەبێ ئەمریکا تەواو هێژمون بێ
هەموو قازانج و بەرژەوەندەکانی ئەو پارێزرابێت لە کولی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بۆ پاراستنی ئەوەش دەوڵەتی ئیسرائیل عاقبەت مەیداددار بێ و ئەو هێزە گەورەیە بێ خۆی فەرزەکە بەسەر هەموو دەوڵەتەکانی دیکە چ دەوڵەتی عەرەبی چ دەوڵەتەکانی دیکە من پێم وابێ اتفاقا لەم کێشەی کە لە ساڵانی ڕابردووە بینی دەوڵەتی ئیسرائیل تورکیە بوون نەهایەتەن ئەوە تورکیە سەری دانەواندووە بۆ شەرت و مەرجەکانی ترامپ نەتانیاهو ئەو خۆی ڕێکخستووە لەگەڵ نەخشەکانی ئەو بۆیەکانێ دەوڵەتی ئەحمەد شەرعیش کە هەموو شتێ بەجۆی ئەردۆغان و دەوڵەتی تورکیاکە خۆی لەگەڵەوە هاوجود کردووە دەناخۆ بە ئاشکرا دیارە ئیسرائیل زۆرداری وتووە لە دوایەوەی بەشار ئەسەد نەماوە هێرشی کردووە مناتقێکی گرتووە تا 20 کیلومتری دمشق قاتووە لەو منتەقەی مەرزی و نزیک گوڵان یا جەولان زۆر جێگای داگیر کردووە ئەی دەوڵەتی مرکزی ئیسرائیل لە دەوڵەتی مرکزی دمشق و سووریا ئەگەر زۆر تەرەفداری خاکی وەتەنەکەی خۆیەتی بەجێ ئەوەی لە فکری لەشکەرکێشی بۆ سەر کوردستانی سووریە بێ کە خودی شارۆمەندی ئەو خەڵک منتەقەیە خەریکن بەڕێوە بین بۆ لە فکری ئەوەدا نییە عاقبەت مناتقی مەرزیەکەی لە دەستی دەوڵەتی ئیسرائیل دەربێنێ مەسەلە ئەوەیە لەم عادلەی کە خەریکە ئەڕواتە پێشە و خاوەرمیانەی تازە یا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە داپسەپێنن نەهایەتەن دەوڵەتی تورکیەش خۆی جووت کردووە لەگەڵ نەخشەکەی مەوردی نەزەری ترامپ نەتانیاهو هەر بەو دەلیلەش دەوڵەتی دمشقیش هەرە و کارەی کردووە ئیمتیازی گەورەیان بە دەوڵەتی ئیسرائیل داوە لەم چوارچەوەی ئەم نەخشە کۆنە پەرستانەیە بەڵە جا ئەو وەختە بەڵێ خەریکن ڕێگایان کردوتەوە بۆ ئەوەی دەوڵەتی ئیسلامی فاشیستی و شوێنیستی ئەحمەد شەرعیش هێز کۆکاتەوە قەتەن ئومێدی بە پشتیوانی تورکی هەیە قەتەن ئەزانەی تر ئەمریکا ئەوانە بەردەستی ناگرن بۆیە تەماحی لەشکەرکەشی گرتووە ئەمە پیرانێکی گەورەیە و من پێشم وایە ئەوان هێزی جەماوەر لە کوردستانی سووریە و مەزلوم عەبدی و هەموو ئەو هێزەی ئەوان ڕەهبەریەکەن ئەگە بچنە نێو ئەو مقاومەتەوە ئەزام سەختی زۆرە بێ دژواری زۆرە بێ کاولکاری و ماڵوێرانی واقعاً بە دوایە دێ بەڵام بژاردەیەکی دیکە نییە مقاومەت نەکرێ خراپترە بێ مەسەلەوە نییە ئەگەر گویا مقاومەت بکرێ ئەو کاولکاری بەوجود نایە نا ئەگەر ئەمان تەسلیم بن مقاومەت نەکەن ئەم هێزی ڕەشی ئیسلامی قەومیە دێ لەوێ خۆی داسەپێنێ دووبارە ئەو خەڵکە و بێمافی ئەو خەڵکە گێڕێتەوە بۆ 15 ساڵەوە پێشی کە لە هیچ شتێ بەهرەمەند نەبوو دقیقەنەمەوەمان بینیوە یان لە ڕابردووشە تەسلیبوونی ئەو هێزانە بە یاخودەوەی کە لە مەیدان ڕاکردن و مەیدان جێهێشتن و بڵێن مقاومەت نەکردن هیچ کاتێک نەبووتە هۆی ئەوەیەوە ئەمنیەت و ئاسایش بۆ کوردستان بگەڕێتەوە مە ساڵی 1974 بیرە کاتێکە ئەوەی کە پێوترا ئەو وەختە پێوترا شۆڕش و ئەوانە شۆڕشی کورد هەرەسی هێنا هەرەسی 1974 سەرنجامەکەی بڵێن ئاوارەکردنی هەزاران کەس بوو بە جۆرێک توندکردنەوەی ستەمی نەتەوەی و پراوێزخستنی خەڵکی کوردستان بوو و سەرنجامیش ئەوەی کە دروست بوو لە پاش ئەوەوە سەرنجامەکەی بە ئەنفالوانە کۆتایی هاتیانی ئەم پرۆسیسە و ئەم پاشەکشەیە کە ئەو وەختە پارتی دیموکراتی کوردستان کردی و ئەو تەسلیمبوونە کە تەسلیم بوو نەتیجەکەی بوو بۆی کەوا ئەو نەهامەتیەمان بینی کە بینیمان ئەمەش ئەگەر شتێکی لەو بابەتە بێ حتمەن ئەنجامەکەیەوە بێ شتێکی کە هەیە لێرە هاوڕ ڕەحمە باسی ئێمە کە ئاوا باسەکەین دوو اعتراز ئێستا لەسەر ئەم کردەوانەی ڕۆژاوە لەسەر ئەم مقاومەتی ڕۆژاوە لەلایەن ناسیۆنالیستەکان و بە تایبەتی ئەکرێ یەکێکیان قسە لەسەر ئەواکە کە ڕۆژاوە نەیتوانی سیاست بکە خۆی نەیتوانی لە نێوان ئەو معادلەتی کە لە ناوچەکەیە بەرەیەکی باش هەڵبژێرێ یعنی ڕێک بە پێچەوانی ئەوەی کە ئەگەرە و هەواڵانە دروست بێ کە من باسم کردن جێگەی بڵین پەسەندی من و تۆیەوە جێگەی بڵین ئافرینی هەموو هێزە سربەخۆکان و بەرەنگاری کارەکانە کە هەسەدەن خۆی ناخاتە ناو پلانی ئەمریکاوە هەر جۆرێک بێت کە دیارە حەشدی شعبی خۆ بەسەر زەویەوە نەوێنێ باشە بەڵام ئەوەی کە تۆ نەبی بە شێک و بە چەکدار و بە ڕەشە لەشکری
پیلانشی دیاریکرا و نیشانەی سربەخۆیەکە کە جێگای پەسەندی بنووتۆیە بە پێچەوانەوە خەڵک هەیە ڕەخنە لە ڕۆژاوا و سەرکردەکانی ڕۆژاواگرێکەوە بۆچی عقڵ نین و سیاست ناکەن و ناچە ناو ئەم چوارچێوە بۆ بانەوازی ئیسرائیل ناکەن بێ پشتیوانیتان لێ بکاو بۆ وەفاداری بە ئیسرائیل نیشان نادەن. من خۆم لە کۆبوونەوەی کابووم کە ساڵح مسلیم لەسەر زوم بۆ کۆمەڵێک لە هەسوڕاوان و خەڵکانی چالاکی دەرەوەی وڵاتی ئەنجامەدا لە ئەمریکاوە بۆ ئوسترالیا خەڵکانێکی زۆر بەشداریان تیا کرد وەرە پرسیاریان لێ کرد وتیان ئیسرائیل ئێمە چ داوایەک لە ئیسرائیل بکەین ئێمە لەم بابەتەوە لەم بەرەنگاریەوە کە ئێمە کردومانە ئەمە هیچ شتێکمان لە بە خاترینە ئەمریکانە ئیسرائیل نەکردو شەڕی خۆمان بوو هاتوون پشتیوانیان لێکردین بەڵامەوە ئیسرائیل لە فەڵەستینە ئەم کارانە ئەنجامەدا ئەوانە ئێمە بۆچی باشە ئێمە بەم جەبهەیەوە خۆمان هەڵبواسیان لە جەبهەیە خۆمان دابنین ئێمە لێ شەڕی خۆمانەکەین هەر کەسێ پێی وایە کە ئەم شەڕە قازانجی ئەویشی تایە و کۆمەگەنێرەوە ئەیکا و ئەوە خۆمە کۆمەشێک ڕەت ناکەینەوە کە بۆمان بێ بەڵام ئێمە خۆمە بچینان بەرەوەمە ناکەین ئێمە بە نەس و سەراحەت بە کۆمەڵێک ناسیۆنالیستی ویست لێ کە ڕەخنیان لێکرد. مەسەلەیشی تریش ئەو بابەتی پەیامەیە کە لە ڕۆژاواوە بڵاو بوو بەسەر تاسەری دنیای هەرو پەیامەی کە بەدەیان و بگرە بە سەدانیش لە هەسوڕاوانی چەپ و سۆشیالیست و کۆمونیست و تەنانەت ئەنارکیستی دنیای بانگهێش کرد بۆ ڕۆژاوا لێوێ بەشداری ئەو شەڕانەیان کردووە جانیان بەخشی چەندین قوربانیاندا گەنج و لاوانی ئەوروپا و وڵاتانی غەربی بەشداریان لەم مواجهەیە کرد لەم بەرەنگاریا کردووە لە پێناوی ئەو ئەزمونەیە جانیان بەخشی هەر ئەم پەیامە کە پەیامی خۆیان ناوێنن برایەتی نێوانگەلان یاخود پێکەوە ژیانی ئاشتیانە و ئەمانە پەیامێکی زۆر زۆر بەرجەیە کە من وازانم ئەو ڕەخنانەی کە ئەژیرە لەم پەیامە ڕەخنەی زۆری ئەمە زۆرتر لەسەر ئەم بابەتە قساکەم بابەتەکە حەقی خۆی پێ بدەین پێم خۆشە لەسەر خاڵی یەکەم کە مۆزۆی بانکردنی ئیسرائیلە خۆهەڵواسینە بەم جەبهەیە ئەو ڕەخنانەی کە لەلایەن ناسیۆنالیستەکانەوە ئەجیرێ و ئەوانەی کە ئەوترێ کە ئیسرائیل لەگەڵا بواە و پەیوەندیمان لەگەڵ ئیسرائیلە هەبواە توشمان بەم ڕۆژمان بەم ڕۆژە ناگەشت و تووشی ئەم چەرمەسەریە نابووینەوەوانە من پێم خۆشە لەو بابەتەوە قسە بکەین فەرموو. من پێم وابێ هەر حرەکەیەکی سیاسی لە دنیای ئەمڕۆدا و لە وەختەوە دەوڵەتی ئیسرائیلیش بە وجود هاتووە بەو ستەمگەریەی کەیکە بەو داگیرکاریەی کە لە دژی خەڵکی فەلەستین کردوێتی و بە تایبەت 2 ساڵی ڕابردوو بەو پاکتاوی بەشەریەی کە کردوویەتی لە غەزە هەر حرەکەیەکی سیاسی هەر بزوتنەوەیەکی سیاسی نزیکی لە دەوڵەتی ئیسرائیل و وەک دەوڵەتێکی فاشیست بکە زەرەری گەوراکە حتا ئەگەر قازانجی کاتی قازانجی 1 ساڵ و 2 ساڵ و 5 ساڵ و 10 ساڵ بەدەست بێنێ حتا ئەگەر دەوڵەت بەدەست بێنێ چوونە کەنار دەوڵەتێکی فاشیستی ئیسرائیل بەدنێوە دەکا لەنێو بەرەی ئازادیخوازی دنیاییە و ئەو جۆرەی تۆ باسەکەی و خۆت جۆر لێ بووە گە ساڵح مسلیم و هەی جواب دابێتەوە دەستی خۆش بەوەی جواب داوەتەوە کە نابێ ئەو نزیکێ لەگەڵ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بکرێ ئەوە بەشێکی تازەوە کوشتێکی بنەڕەتی تازەوە کوشتێکی تاکتیکیش ناسیۆنالیستەکانی کورد نەتەنیا سیاسەتیان کۆنە پەرستانەیە بۆ یەکانێ بۆیان مهم نییە لە کەناری فاشیزمی ئیسرائیل ڕاوەستن تازە بەرتەسبینن بە قەولی کوردی لە لوتی خۆیان ئەولاوەتر نابینن ئەوە دەرکەوت ئیسرائیل قازانج و بەرژەوەندی ئەوەڵەن گرەی خواردووە بە ئەمریکاوە ئەمریکا و ئیسرائیل بەبە پلانێکیان هەیە تەرحێکیان هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرنەتیجە ئەوان بەدوای ئەوان ئەو دەوڵەتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەن دەوڵەتە مەرکەزیەکان سەر و سامان بگرن بەڵام ئەوە سەر و سامان بگرن ژێر چەپۆکەی ئەمریکا ئیسرائیل بن وەڵام دەوڵەتی مرکزی دمشق ئەوەی قبول کردووە دەوڵەتی تورکیە من پێم بێ ئەگە تا 2 ساڵ لەوە پێش ئەردوغان سەرە ڕۆی یەکرد ئەوەی قبول کردووە دەرنەتیجە حتا وەکو تاکتیکی ڕۆژیش تەمەشاکردن معلومە ئەمریکا ئیسرائیل قازانج و بەرژەوەندیان لەوە هەیە لە کەناری مەسەلەن دەوڵەتێکی دەستەمۆ لە دمشق ڕاوەستاون وەک ئەمڕۆ خۆیان ئەڵێن
ئایەوە ئەمریکا پشتی تێکردین ئایەوە ئەم ئیسرائیل پشتی تێکرد نا ئەوان پشتیان تێ نەکردن ئەوان قەولی هەتا سەریان نەدا بوو کە لە کەناری خەڵکی کوردستان و بەتایبەت بەرەیەکی حەقخوازە ڕابوەستن تازاگەر هێزایەکی تەواو کۆنەپەرست بۆیان وەکو پارتی یەکێتی ڕەنگە شتەیەکی دیکە بێ دەرنەچەر لەو بابەتەشەوە هەڵاکەن من پێم وابێ اتفاقەن بۆیە ئاڵین تەجروبەی کوردستانی سووریە لە ماوەی ئەم 12 ساڵەدا بە دەرەجەیەک مثبت بوو فەرقی بوو لەگەڵ تەجروبەی حکومڕانی یەکێتی و پارتی لە کوردستانی عێراق کە سەراسەر کۆنەپەرستانەیە ئەمان ناتوانی وای پێ بڵێ اتفاقەنەوە بوو بانگەوازی حەوانەوەی کۆمەڵانی خەڵکی ئەو منتەقە جا عەرەب زبان بن کورد زبان بن یا هەر تیرە و تایەفەیەک بن لەگەڵ یەکیانەدا ئەوەیە مافی لانی کەم بەشێک لە مافی سەرەتایی خەڵکیان بە ڕسمیەت ناسی ئەوەی بە دەرەجەیەک نەوعێک لە حکومڕانیان دامەزران خەڵک خۆیان ڕاستەوخۆ دەرگیر بوون هەر بۆیەکانش لە ئاستی نێونەتەوەیە پشتیوانی ڕووی تێکردن ئاخر ناسیۆنالیستەکانی کورد و نەکە ناسیۆنالیستەکانی کوردن لە ناسیۆنالیستی ئێرانیەوە گرتوێتی تا ناسیۆنالیستی کورد و تورک و بە دەلیلی سیاسەتی کۆنەپەرستانیان ئەوان فقط دوو بەرابینن یا بەرەی مەسەلەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا بەرەی محوەری مقاومەتی ئیسلامی کۆنەپەرست یا بەرەی تروریزمی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل بەرەی سێهەمێک نابینن لەم دنیادا هەیە بەرەی سێهەمێکی ئازادی خواست بەرەی سێهەمێکی حەق خواست کە اتفاقاً ئەو بەرەی سێهەمی حەقخواز و ئازادی خوازە لە 2 ساڵی ڕابردووی نەسڵ کوشیەکەی ئیسرائیل لە غەزا بە پانوبەرینی بە ملیۆنها ئینسان لە سەراسەری دنیا خۆی نیشاندا و هەر ئەوە بوو بە کارتی فشار لەسەر دەوڵەتی ترامپ ناتانیاهو مەجبور بوون بێنە پای ئاگربەست ئەو ئاگربەستە لەرزۆکەی کە ئێستاش لە غەزە هەیە نەتیجەی مەرحەمەتی ترامپ و نەتانیاهو نەبوو ئەوانە گەبۆیان کرایە پاکتاویەکان تا ئێستا ئیدامادا قرار بوو ئەو 2 ملیۆنە خەڵکی غەزا هەروە دەربنێن بەڵام زەختێکی گەورەی بەرەی سێوەمی حەقخواز لە دنیادا وجودی بوو مەجبوری کردن ئاگەربەست بکەنن هەرچەند خەریکن پیلانێکی دژە ئینسانی لەوە بەڕێوە بن بەنظرم بۆ خەڵکی کوردستانی سووریە چ لە دەورەی مقاومەتی کوبانیە تەجروبە نیشاندا ئەو پشتیوانیە جەهانیە ئەو پشتیوانە حەقخوازیە باعث بوو حتا دەوڵەتی وەختی ئەمریکا مل بدا بەوەی بێ پشتیوانیەک مەسەلەن لە یەپەگە ئەوان بکە ئێستاش بەنظرم وای لێ دێتەوە ئەگەر مقاومەت لە کوردستانی سووریە بەڕاوەستاوی ڕابوەستێ سەرنوشتی خۆی گرێ نەدا بەم دوو جەمسەرە کۆنەپەرستەوە چ جەمسەری ئەمریکا ئیسرائیل کە خۆشبەختانە خەریکەوەکە وەلەو لاوەشەوە نەکەوێتە داوی محوەری مقاومەتی ئیسلامی جمهوری ئیسلامیە کە بۆ خۆی لەئان نزیک لە گۆڕی مردنی خۆی بۆتەوە پێم وابێ ئەگەر حەق وەگە و نمونەی مقاومەتی کوبانی ئەوە ڕاوەستا و بێ هەروەگەڵ ئەم نیشانەکانیە بینرێ لەگەڵ پشتیوانی بەرەیەکی حەقخواز و ئازادی خوازی دنیایی ڕوبەڕووە بێ و من پێم بێ ئەوە بێتە ئەو کارنامە درەوشاوی ئەوان و حتا ئەوە بێتە ئاملی سەرکەوتن هەرچەند سەختی زیاتر ببینن بەڵام ئایندەیەکی باشتریە بێ ئایندەیەکی ڕۆشنتریە بێ و من پێم وابێ ئەوە ئەو ڕێگایە و ئەمە جوابێکیشە بۆ ناسیۆنالیستەکانی محدود نگەر کە پێیان وایە بێت سەرنوێشت بە ئیسرائیلەوە گرێ بدرێ ئیسرائیل بە پێی قازانج و بەرژەوەندی خۆی غیر ئەز کۆنەپەرستەکەی هەر وەختێ پێی خۆش بێ پشتیان چۆڵەکە و عاقبەت وەک ئەمڕۆکە ئەبینین بەشێک لەم ناسیۆنالیستە گلەیەکەن ئای ئەمریکا جارێتر خەیانەتی پێکردنا ئەمریکا شغلی هەر ئەوەیە کاری هەر ئەوەیە باسی خەیانەت نییە پێی قازانج و بەرژەوەندی خۆی لە هەموو دنیا هەمیشە ئاوای کردو ڕاستە دقیقەن وایە جا پاشان باسکردنیش لەوەی کە ئەمە لە بەرژەوەندی کووردا لە بەرژەوەندی کوردانیە کەمێک بڵین ئاوەکە لێڵەکە یعنی ئێستا کەسێک دەتوانێت بڵێ دەی باشە گەر ئێمە وەختی خۆی لەگەڵ ئەمریکا نەبووینایە و بە پشتیوانی ئەمریکا پشت ئەستور نەبووینایە ئەمێک ئێستا لە کوردستانە هەمانە نەمانە بوو وەک ئەوەی کە مەسەلەمەیەک لە کوردستانە هەمان بێسە زۆر زۆر باش بێت و ئێمە لە هەموو بابەتێکەوە مەسەلەن ڕزگارمان بوو بێ لە چەرمەسەری و بە جۆرێک ئازادانە بژین و ئەوانە لە حاڵێکە دۆخێکە ئەمریکا یاخود پشتیوانی ئەمریکایە ئەو خۆڵواسینی یەکێتی و پارتی
بەرەی ئەمریکا دروستی کردووە لە عێراقا وە لە کوردستانە دۆخێک کە خەڵکتیایە لە نالەباری و لە دۆخێکی زۆر زۆر دڵڕاوچەی گەورەیە ئەژی نەگەوە کە چەند مانگ جارێک مەعاژە درێ نەگەوەی کە قەڵەشتی چینایەتی چەند زیادی کردووە نەگەوەی سەروەت و سامانی ئەم کۆمەلگا شۆن کەوتوتە دەستی کۆمەڵێک خێزان بە ئارەزوی خۆیان یاری بە چارە نووس و بە سامان و بە ئایدەی خەڵکی کوردستانەکەن و ئەوانە تەنانەت لەباری ئەمنی و لەباری سیاسی شەوە دڵە ڕاوچەیەکی بەردەوام کە تۆ لەناو کۆمەلگایەکە لەناو دەوڵەتێکی بە هەڵپڕوزکا و پارچە پارچە و پڕمیلیشیا و پڕکێشە و پڕشەڕ خۆت گرتووە کە هیچ ئایندەیەک دیار نییەوە هیچ کەسێک ناتوانێت لەوە دڵنیا بکە لە ئایندەیە ئەم دۆخەی کە ئێستا هەیە بە هەموو ئەو چەرمەسەیانەوە کە هەیەی بەڵام ئەم سەرپەنایەکە بە سەرسەری خەڵکەوەیە پارێزراوە مێنێتەوە خەڵک تووشی چەرمەسەری و تووشی ڕاک و تووشی شەڕی نەخوازراو نایەت ئەمە ئەو دۆخەیە کە ئەمریکا خەڵکی کوردستانی تیاڕاگرتووە دروستە بڵێ بە خێزانی تاڵەبانی مەجموعەیەک ئۆلیگارش و دەوڵەمەند و ملیاردێر لە سلێمانی لە هەولێر خێزانی بەرزانی خۆی و مناڵەکانی و دەست و پەیوەندەکانی و کەسوکاری و ئەم بنەماڵەیە بڵێ بەژەوەندیان زۆر زۆر پچوەتە پێشەوە دەوڵەمەند بوون خاوەن دەسەڵاتن خاوەن ئیمکانیەتن سەرمایەن لە دنیا خەریکە ئەگەڕێ لە بەغایە وە بەرهێنانیان کردووە لە وڵاتانی ئەوروپا و بەرهێنانیان کردو لە ئەمریکا کردویانەوە ئەم زەمینیان بۆ خۆیان دروست کردووە کە لە ئایندەیە هەر چۆنێکی چیش بەسەر کوردستان بێ ئەوان ژیانیان ئەمینەوێەوە لە شوێنی خۆیانن بەڵام خەڵکی کوردستان لە ڕاستیا بەشدار نییە لەم خێر و بێریا کە بەسەر ئەوانە ڕژاوە بە پێچەوانەکەی ڕاستە هەم خەستەخانەی هەم خوێندنی هەم ژیانی ڕۆژانەی هەم کاری هەم ئایندەی هەموو ئەو دەستکەوتانی کە لە ڕابردووە بە جۆرێک بوو بە شتێکی عادی و ئاسایی کە خەڵک لی بەهرەمەند بێ هەموومانە کەوتونەتە ژێ پرسیارەوە لە کوردستانەوە ئەمە ئەو چارە نووسەژە بێت کە خەڵکی ڕۆژاوا چاوەڕێیەکە نەگەر بهاتایە خۆیان بێت و خۆیان بە هەمان بەرەیە هەڵبواسن چونکە مەسەلەکە خۆ ینی ئەو دۆخەی کە لە هەولێرا ئەیبینینەوەوانە دابڕاو نییە لەوەی کە لە دنیاە چ بەرەیەکت هەڵبژارد و بۆی هاوکاری بکەیت و لە کەناری بۆستی بڕای من ئەو سەر بەخۆیەی کە ڕۆژاوا تایسە پاراستوێتی ئەوێ بیپارێزێ بە جۆرێک نیسبی پاراستوێتی و ئەوێ بیپارێزێ و ئەو ناگەورەی کە بەم پیلانەی وت و دەمج بوون بەم پیلانەی وت و بە ئەوانەی وتوە ئەمە بە بڕای من جێگای نەک هەر جێگای ڕەخنە و تانە و تەشەروانن یا بگرێت جێگای پشتیوانی و بڵێن ئافرین وتنە بە هەر حاڵ پشتیوانیکردنە لەلایەن خەڵکانی ئازادی خوازەوە لەسەر تاسەری دنیایەوە ئەوەش ینی سەرۆت و سامانێکە کە یاخود پاڵپشتیەکە کە نابێت لە بابەتیەوە مەسەلەن ئەو هێزانی کە ئەم پاڵپشتیان هەیە مغامرەی لەبارەوە بکەن بە باسی کۆبانیت کرد من بیرمە ڕۆژی کۆبانی لە دنیاە بوو بە ڕۆژێکی جیهانی سەدان کەسایەتی زۆر ناسراوی دنیا وانە مەسەلەن نۆم چۆمسکی یاخود خەڵکانی ئازادی خوازی دنیا لەسەر تاسەری دنیا کەیشیان نۆم چۆمسکی بوو خەڵکانی وەکو ئەو هاتن ئیمزایان کرد و پشتیوانیان کرد لە ئەزمموی ڕۆژاوە پشتیوانیان کرد لە کۆبانی و بانگەوازی ئەویان کرد کە سەر تاسەری دنیا ئازادی خوازان پشتیوانیان لێ بکەن و لە ئازاری لە زۆر شوێنی دنیاە کۆمیتەکانی ڕۆژاوا لە سویدا بۆ نمونە لە ئەڵمانیایە لە فەڕەنسایە لە زۆر شوێنی دنیاە کۆمیتانە هەن لە خەڵکانی چەک و ئازادی خواست پێک هاتوون و لەو سەنگەرە بۆ داکوشیکردن لەم ئەزممونە وەستاون و ئەمە ئەتوانێت بەر بە پیلانەکانی داهاتوو بگرێەوە گەر هێزە کۆنەپەرستەکان بیانوێ ئەمەزبوونە بخێنچێنەوەوانەوە هەمیشە پشتوپەنایەکە کە لە کەنار ئەم جوڵانەوەی ئەوەستێ خاڵێکی تر ڕەحمان باسی ئەم پەیامە بڵین پەیامەیەکە لە ڕۆژاواوە هەبوو کە باسی بە جۆرێکوان خۆیان ناوێنن برایەتی گەلان و پێکەوە ژیان و ئەوەی کە ئێمە ناسنامێت جۆرمە جۆربان هەیە بەڵام ئەتوانین پێکەوە بژین بە جۆرێک شتێکی مثبتە یان شتێکی پۆزتیڤە لە چاو ئەو دۆخەیە کە لە سووریایە خۆڵقاوم بیرم دێ بڵاوکراوەیەکی چەپی قاهیرە بڵێ میسری
لە قاهرەوە من کۆمەڵێ پرسیاریان بۆ ناردم لە پرسیارەکان نووسی ئایا ئەم پەیامەی کە ڕۆژاوا هەیەتی و ئەم قسانێک کە ڕۆژاوا ئەیکا ئەمانە لە حەقیقەتەوە نزیکن یاخود ڕاستیان تایە. منی جوابەکەم ئاوادایە وتم ئەگەر ئەمە تەنانەت ڕێتوریکیش بێت تەنانەت تەنها تەبلیغاتێک بێت و خیتابێک بێت ئەم خیتابە لە ڕۆژگارێکە و لە شوێنێکە لە وڵاتێکە کە گروپە جۆر بە جۆرەکان مناڵی یەکتر ئەهێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن و ئەزیێتیانێن یاخودیان کوژن بۆەوەی کەوا تۆڵە لە یەکتر بکەنەوە ئەوانە لە دۆخێکی لەم بابەتەیە هێزێک دێتە پێشەوەڵی ئێمە هەموو خەڵکی ئەم ناوچەیە هاوچارە نووسین لە دژی تیرۆرین بەڵام هەموو کەس ئازادەکە ژیانێکی بڵین ئاسایی و ئاسایشی هەبێت لە ناو ئەم ناوچەیە و ئێمە داکۆچی لە ئاسایشی هەمووانەکەین و هەموو کەس ئەو مافەی هەتەنە نەم خیتابە ئەگەر لە ڕاستیشا و لە حەقیقەتیشا و لەسەر زەمینی واقعیشا لە 150 خیتابەر جێبەجێ بکرێەوە ئەمانە لە دۆخێکی لەم بابەتێکە لە سووریا دروست بووەمە ئەتوانی بە معجزەیەک ببینی بە شتێکی زۆر تایبەت و ناوازە ببینی کە جێگایەوە پەڕی پشتیوانیە. من مەبەستمەوەیە ئەمە ئێستا بووە بە جۆرێک تانەوتە شەر لێدان لە ئەزمموی ڕۆژاوە خۆتان بە جۆرێک بێ ئەزمون بوون و دڵساف بوون و نەتانزانی و پشتیوانیتان گوایە لێ ئەەکەن ئەو عەرەبانێک کە هێناوتانە ناو هەسەدەوەەوە تا ئەبینن چۆن خیانەتیان لێکردن چۆن پشتیان تێکردن چۆن جارێکی تر بوون بە دەست چیلەی دژمنەکانتان و هینان کرد بە جۆرێک تانە لێدانیانە کە گوایەمان سیاست نازانن دڵسافن یاخود نەزانن بە جۆرێک و پەیامێکی ناسیۆنالیستانە بڵاوە بێتەوە کە ئێمە پێویستەکە بڵین کەس بە دۆستی خۆمان نەزانین و هەرتەنها لە قاڵب و چوارچێوەیەشی ناسیۆنالیستانەیە و قەومیانەیە بڵین نەتەوەیانەیە خۆمان ساز بدەین و ئەزمموی ئێمە یاخود تەجروبەی ئێمە بەم هاوکاری و هاوپشتیە نەتەوەیە ئەچێتە پێشەوە نەک بۆی کە لەگەڵ نەتەوەکانی تر و لەگەڵ گروپەکانی ترا هاوکاری بکەین ئەم تانەوتە شەرە ئەدرێت و لە زۆر لاشەوە بانگەشەی ئەوە ئەکرێت کە بە هەر جۆرێک بۆتانەکرێ کارگەرانی سووری لە هەولێرا دەرکەن و پەلاماری هەر کەسێک بن کە سووریە یاخود عەرەبە ئەمانە هەموو دوژمنی کوردن خەریکە جۆرێک گیانێکی لەم بابەتە لەلایەن ناسیۆنالیستەکانەوە برەوەی پێدێکە بە بڕای من لێرەشە ئێمە پێویستمان بۆیە بۆ داکۆشیکردن لە ئەزمموی ڕۆژاوە زۆر بە توندی لە بەرامبەر ئەمەیە بۆستینەوە چونکە ئەمە داتەکاندنی ئەم ئەزمموونەیە لە هەموو ئەو جوانیانێک هەیەی ئەمە کردنێتی بە یەکێکی تر بە نوسخەیەکی تر لە نوسخەکانی استیبداد و بێمافی و ناسیۆنالیسمی پەرگیر و دوژمنایەتیکردنی ئەموو ئەو لەسەر ئەساسی جیاوازی نەتەوایەتی کە لە ناوچەکەیە باوی هەیە ئەمەی کە ڕۆژاوا بووە بوو کە لە بەرامبەر ئەم تێڕوانی نایوەستا بوو لە بەرامبەر ئەم سیاسەتە یاوەستا بوو ئەمە لە بینبردن و بنکۆڵکردنی ئەم ئەزمموونەیە بە یەکجاری. من لە دەوری پێشوشە ئیشارەیەکم پێدا من پێما بێ ئەو تانەوتە شەرەی کە تۆ باسێکەی لەلایەن ناسیۆنالیستەکانی کوردەوە باز دەکرێ و کە گۆیە هێزەکانی بەڕێوەبەری خۆسەر لە کوردستانی سووریا نابوایە بانگەوازی ئەم حەوانەوەی خەڵکی کورد زمان و عەرەب زمانیامدایە هێزەوەی سیاسەتەکەیان کۆنە پەرستانەیە و زیاتری لەسەر ناڕۆم بەڵکە دووڕوانەشە ڕیاکارانەشە ئەی لەولاوە بۆ بانگەوازیەوە دەنێما بواە لەگەڵ یەهودیەکان و لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل بواین ئەی بۆ لەولاوە بانگەوازیوادەن ئەوە خۆ بە قسەی ئەمریکا بکەین هەر چۆنێکی پێخۆشە بە قسەی ئەوان بەوەڵانە وایە حەسەدە بچێتە شەڕی هەشتی شعبی و من حتا بیستمە لە شەڕی 12 ڕۆژەیە کە بەسەر ئێرانە داسەپا هەر ئەو وەختە ئیسرائیل داوای لە پەکەکە و پژاکوانە کردووە هێز بنێرن بۆ کوردستانی ئێران تەبعاً پژاک لەسەری ئەوەی کەوتێتی من نا لە فکری ئەوە داین مفاوەزە لەگەڵ دەوڵەتی ئیسلامی بکەین قبولی نەکردووە نەک لە سەرێکی شۆڕجێرانەوە بەڵام لە هەر سەرێکەوە بێ چاچی کردووە هێزی نەناردۆرە و کوردستانی سووریانی منزومە بڵم دووڕوویەکان ئەو جۆرەیە مەسلەکانەوە نییە گۆیا هەر
خەڵکی کوردستان و بە قەولی ئەوان نەتەوەی کورد و دەستیان برێنن نێو دەستی و کاریان بە کەس دەبێت نەخێر ئەوان ئەڵەن با ئێمە لە بەرەی کۆنەپەرستی جیهانی بین با لەگەڵ ئەمریکا بین با لەگەڵ ئیسرائیل بین جا دژی عەرەب بین هەرکەس عەرەب زمان بوو بە عەرەبی قسەی کرد لە خۆمانی دوور بخێنەوە کە ئیترەوە ڕواڵەتێکی ڕەشیەدا بەو بزوتنەوەی کە لە کوردستانی سووریە بوو بە قەولی تۆ باس کرد بۆیە بەرەی ئازادی خوازی جیهانی و ئێمە حتا چەپ و سۆسیالیستەکان لە ساڵانی ڕابردووە بە دەرەجەیەک حمایەتمان لێکردن و بەتایبەت لە مقاومەتی کوبانیا چونکی اتفاقاً بانگەوازی حەوانەوەی کۆمەڵانی خەڵکی دانیشتووی هەموو ئەو جغرافیایی کە لەژێر کۆنترۆل و حاکمیەتی ئەوانیان بوودا و کارێ باشیان کرد لە ماوەی ئەو 12 ساڵێ نمونەی باشی ئەو حاوانەیاندا بەدەستەوە چونکی پشتیوانی گەورەی بۆ دروست کردوون و لە درێژەشی دابێ بیکەن ئەگەر حتا سەرۆک عەشیرەتە من ئەو جۆرەی بیستومە سەرۆک عەشیرەتی عەرەب زمانی ئەو منتەقانە ئەڵام پشتی تێکردبێتنەوە ڕووی کردبێتەوە دەوڵەتی ئەحمەد شەڕ ئەوە خصلەتی ئەگەر لە جێگاهایە گەشتا عەشیرەت و تایفە ماون کۆنەپەرستی وانە باوە ئەمانە هەلپەرستن تابعی قودرەتن ڕۆژانێک کە بۆشایی دەسەڵات بووە و یەپەگە و حەسەدە و ئەوانە قودرەتیان بۆ لە کەناری ئەمان ڕاوەستاون و ئەمانی چاکیان کردو تا ئەو وەختەی ئەوان لە کەناریان ڕاوەستاون ئینسانی لەگەڵیان جوڵاونەتەوە ئەلان پێیان وایە دەوڵەتی مەرکەزی دمشق و بە کۆمەکی ئەمریکا و تورکیە و ئیسرائیل و ئەوانە بەهێزترە بێتەوە ڕویان کردوێتەوە ئەسڵ من پێیان بە بەشێکی زۆری لەسەر عەرەب زمان و کورد عەرەب زمان و ئانەیان و نییە حتممە و تەعەسوباتە کۆنەپەرستانێش تەئسیری هەیە بەڵام چونکی نمونەی ئاشکراکەی هەیە من اتفاقاً دوێنە شەوەکەش لە مقابلەیەکی دیکە باسم کرد خودی ناسیۆنالیستەکانی کورد حتا لە سەروی هەمویانەوە عەبدوڕەحمان قاسملوو دەبیرکولی ناسراوی حزبی دموکراتی کوردستان لە کتێبی 40 ساڵ خەباتەکەی خۆیان نووسەتی کۆماری مەهاباتی کە ئەو وەختە قازی محەممەد دروستی کردو بۆیە شکستی خوارد چونکی بەشێکی زۆرێک سەرۆک عەشیرەتەکانی کورد زمانی مەهابات و دەوروبەری مەهابات و کوردستانی ئێران ماوەیە کە لەگەڵ جمهوری مەهاباد بوون دوایی پشتیان تێکرد سیستم دەوڵەتی شابڕێک بەهێز بۆ چون لەگەڵ ئەو کەوتن ئەوە گەڕێتەوە سەرەوە خسلەتە دەنەسە بنزانەوەڵن کارە باشیان کردووە پرۆژەی ئەو حەوانەوەیان بووە تازە من و تۆی کۆمۆنیست و سۆسیالیست ئەگەر یەپەگە و حەسەدەوانە هێزێکی سۆسیالیست و کۆمۆنیزموان ئینتزاری زۆر گەورەتریشمان لێمان بوو ئەمانوت بابە لەسەر لەو مناتقەی ئێوە حاکمیت و حکوومەتتان بەدەستە لەسەر جیاوازی مەسەبی و لەسەر جیاوازی نەتەوەی سەرمایه‌گوزاری مەکەن بانگەوازی بەرابەری ئینسانی ئەوەی هەموو شارومەندانی ئێوەنە ئینسانی بەرابرن بەلحاظی حقوقی اقتصادی سیاسی فەرهەنگی زمانی هەر چیەکە ئینسان پێویستی پێی هەیە لەوە بەهرەمەند بن حتمەن بە نەزەرم دڵگەرمێکی زیاتر بۆ دانیشتوانی ئەو منتەقا بوو بۆ خەڵکە بوو بەڵام بەو نیوە چڵیەی ئەوانش کە کردویانە و باعثی شەڕی نێوخۆ نەبوون باعثی پاکسازی قەومی نەبوون باعثی شەڕ و پێکدادان لە هەموو ئەو ساڵانە نەبوون هەر بۆیە ئاڵێن تەجروبەیەکی مثبت بووە من لە عین حاڵە فاکتم بەدەست نییە زۆر مطمئین نیم هەموو خەڵکی عەرەب زمانێک کە لە ڕەقە و دەیرە زور و ئەوانش بوو بێتن ئەلان هەموو بە تەواوەتی پشتیان کردبێتە حەسەد و ڕق و کینەیەکیان لێ بێ من لەو بابەتەوە فاکت نییە بەڵام هیوادارم وانە نەبوو بێ نەهایەتەن واژ نییە حتمەن وانە نەخێر کارە باشیان کردووە تازە وتم من ئەگەر هێزێکی سۆسیالیست وایە تۆ خۆ ئینتزارێکی دیکەم لە بەرابەریانەدانا با بگەڕێمەوە سەر قسەیەکی دیکەشت اتفاقاً هەر بەو نسبەتەی لە دەستپێکی کوردستانی سووریا خۆی جاکردەوە لە حکوومەتی مەرکەزی بەشار ئەسەد و ئەوان و ئەم تەجروبەی خۆسەری و خۆبەڕێوەبردننی بەڕێوە برد و نەیهێشت کوردستانی سووریەش وەکو سەراسەری و سووریا ببێتە مەیدانی شەڕی نێوخۆ و تێرۆریزم و سناریۆیەکی ڕەشت بەرحاڵ کارێکی گەورە بوو و هەر ئەو بە ئیرادەی خۆیان بە مقاومەتی خۆیان وا بارهاتن کە مقاومەت بکەن نمونەی بەرجەستەکەی لە کوبانی و لە زۆر جێگای دیکەش داعشیان وەدەرنا بۆیە بوون بە جێگای پشتیوانی لە ئاستی دنیادا ئەو تەجروبەیان هەیە بۆیە ئەمڕۆ مەجالیان پێدا
بە ئیرادەوە بڵێن مقاومەت دەکەیت سەردانانەوێنین مەزلوم عەبدی بچێتە دمشق و جوابی نابداتەوە بە ئەحمەد شەرع و لەبەر چاوی نوێنەری پیسی دەوڵەتی ترامپ من پێم وابێ ئەڵان تۆ ئیشارەیە کرد من پێم وابێ ئەلان ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر دەوڵەتی ئەمریکا بەرژەوەندی وا بخوازێ بڵێ لەوە بەولاوە من لە دەوڵەتی مرکزی عێراق بە تەواوەتی پشتیوانیەکەم فدرالیەکەتەکەتان بەڕسمیەت ناناسم کە تا زمانە جمهوری ئیسلامی لە سەرکار بێ و تا لە زمانە حەسر شعبی و نیروە ئیسلامیەکانی سەر بە محوری مقاومەت بێت دەوڵەتی ئەمریکا و سیاسەتی ناگۆڕێ بەڵام با فەرزێکی وا بدەین ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ ئەم هێزە کۆنەپەرستە ئیسلامیانەی عێراقیش تەواوەتر زەعیف بن دەوڵەت ئەو جۆرەی ئەمریکا تێکۆشێ ڕژیم چەنجێک لە ئێران بێنێتە سەرکار و دەوڵەتێکی سەر بەخۆی لە ئێران بێنێتە سەرکار و ئیترم دەست و پەیوەندانەی جمهوری ئیسلامی نەبێت تەردیدم نییە لەوەی سیاسەتی دەوڵەتی ئەمریکا بەرابەر بە دەوڵەتی مرکزی عێراق گۆڕێ پشتیوانی زیاتر بۆ بەهێزبوونی دەوڵەتی مرکزیەکە ئەڵە فدرالیەتی کوردستانی عێراقی جەبێ زەعیف بێ ئەو کات تەردیدم نییە یەکێتی و پارتی ئیرادی مقاومەتیان نییە چونکی وەبار نەهاتوون ئەوان بە قەولی کوردیڵە هاتوونەتە سەر سفرەی حازری لە دوای ساڵی 92ەوە بە ئومێد بە ئەمریکا اتفاقاً ئەو ئیرادەیە ئان لە کوردستانی سووریا هەیە مقاومەتکەن مطلقاً نیانە هەر وەک ساڵی 75 مەلا مستەفا بارزانی نەیبوو تا زمانێ شاوتی تر پشتیوانی لە تەواوەکەی 150,000 چەکداریان بوو بە قەولی خۆیان بەشی زۆری کوردستانیان بەدەستەوە بوو ئاش بەتاڵیان کرد جارێکی دیکە ئاش بەتاڵ تووشی و خەڵکاکەن و ئەو قسەی تۆ زۆر دروستە وەختێ باسی واکەین لە ناو بزوتنەوەی سیاسی لە کوردستانە ئەدەیە قازانج و بەرژەوەندیانەوەی لەگەڵ زلهێزەکان لەگەڵ هێزی کۆنەپەرست لەگەڵ ئەمریکا ئیسرائیل یا عەرەبستانی سعودی ئەو دەوڵەتانە بوون ئەبێت تەمەشا بکەین کۆمەلگای کوردستان بزوتنەوەی جۆرا و جۆرن چینی جۆرا و جۆرن معلومە چینی ستەمگەر و دەسەڵاتداری کوردستانی عێراقیش و حتا سووریەش و تورکیەش قازانج و بەرژەوەندیانەوەیە بۆ پاراستنی قازانجی سەرمایەداران و اقتصادی خۆیان لەگەڵ دەوڵەتە مرکزیەکان بن لە کوردستانی ئێرانیشە هەر ئێستا ئێمە ئەی بینین لەوا بێ دەرنەتیجە بەڵێ ئەوان قازانجی اقتصادی و سیاسی خۆشی لێبینین هەر وەکو یەکێتی و پارتی لیان دیوە بەڵام بێبەشیەکەی ماوەتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق و ئەبینین و بۆیەکانێت بەڕاستی لە ئایندەدا ئێشتا کونی ئەو مەترسیە هەیە ئایا سیاسەتی ئەمریکا و ئیسرائیلوانە بە کولەن لە منتەقەت چی لێدێ و بەرابەر بە دەوڵەتی مرکزی عێراق چۆن سیاسەتێکیانە بێ دیسان ئەو ئەگەرە هەیە ئەو نیگەرانی هەیە ئایندەی خودی ئەم کوردستانی عێراق چی بەسەردێ من پێم وابێ ئەگەر تەجربەی کوردستانی سووریە شکست بخوا لەژێر ئەم فشارانەی ئەحمەد الشەرع و دەوڵەتی تورکیەوانە ئاسەواری خراپی بۆ سەر موقعیەتی ئێستای کوردستانی عێراقی ژەبێ شتێکە لەم نێوەیە مای دڵخۆشیە بەڕاستی ئەوەیە کە وشەی ئاژبەتاڵ لەم ڕۆژانەیە نابیسترێ پێچەوانە و وشەی بەرەنگاریە بیسترێ وشەی ڕوبەڕووبوونەوە بیسترێ و پێم وایە هێشتا لەم ئەزمونە بەرحاڵ بڵێن وشەیەکی هاوتای ئاژبەتاڵ دروست نەبوو پێک نەهاتووە لەم ئەزمونەیە کە دەستی پێکردو لە ڕۆژی یەکەم و هەتا ئێستا بەرەنگاری هەر بەردەوام بووە و ئومێدی ژەکرەکان بەرەنگاریە بە جۆرە لە جۆرەکان هەستی ژەکە و کۆمەڵگای ڕێگای تری نییە ینی بواری ئەوە نییە ڕەزامەند بیت هاوکاری بکەیت دەست بکەیتە دەستی کەسێکەوە کە دوێنێ داعش بووە و دوێنێ یاخود هەر ئێستا ژەکە فرسەتی بێتەوەوانە بە هەموو شێوازێک هەموو ئەو ڕێگا و بڵێ لەمە ئەو میتۆدانی کە داعش گرتوونێتە بەر لە بەرامبەر خەڵکیان گرێتە بەر بۆودایەک و بوارێک بۆ هاوکاریکردن و پێکەوە کارکردن لەگەڵ ئەو هێزانەیان نییە بۆ هێزەکانی ڕۆژاوە هەرحاڵ یەک پرسیارەیە هاوڕە ڕەحمان هاتووە ئەوڕێ برایم حەیدەریە پرسیاڵێ جێگە و پێگای محوەری مقاومەت چۆنە بینن من بەش بە حاڵی خۆم شتێک نابینمەوە بۆ جێگەی محوەری مقاومەت کە محوەری مقاومەت کە ئەساسەن زەربەیەکی زۆر گەورەی بەرکەوتووە و ئێستا خەریکە برینەکانی خۆی ساڕێژەکە بە جۆر لە جۆرەکان فرسەتێکە دۆزێتەوە بۆی کە خۆی لەم دۆخەر لە بڵێن نەجات بات و ڕزگار بێت لەو مواجهەی کە تووشی هاتووە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە ڕۆڵێکی نییە جێگە و پێگەیشی نییە لەم ئەزمونەکە لە ڕۆژاوایە هەیە دوور و نزیک وازانم کاریگەریشی و تۆی نیوە گەر بە تایبەتیش قسە بکەینەوە
حەشدی شعبیە لەو دیوە خۆی کۆ کردوتە و ڕاوەستاوە بۆیکەوە بەرەنگاری پەلامارێک ببێتەوە کە لە سووریاوە بکرێتە سەری، ینی زۆرتر مۆزەی دیفاعی و خۆپاراستنی گرتووە لە بری ئەوەی کە قسەیەک لەوە بێت جێگە و پێگەیشی هەبێت لە ڕووداوانێ. ناتام هاوڕەحمانەگەر من وڵا سپاسی هاوڕێ ئیبراهیمی حەیدەر یەکەم پرسیارێکی زۆر بەجێ کرد بە ئیزافەی ئەو تەوزیحاتی تۆ کە قبولمە منیش پێم وابێ ئەڵان محوەری مقاومەت کە لە ڕاستیە جمهوری ئیسلامی بووە، ئەوە حزب الله بووە، حەماس بووە، ئەوانە زەربەی کوشندەیان خواردووە و هیوادارم خودی حەسەدە و هێزەکانی بەڕێوەبەری ئەم مقاومەتە لە کوردستانی سووریە لە ژێر فشاری تەرەفی مقابلیان کە دەوڵەتی کۆنەپەرست و داعشی دمشق و بە هاوکاری تورکیە و ئەمریکاوانەیە لە ژێر فشاریەوەدا هیچ نزیکایەتێک لەگەڵ پاژماوەکانی محوەری مقاومەتی لەرزۆک نیشان نەدەن. بۆ نوێنە ئەمان بە دروست نەچوونەتە شەڕی حەشتی شعبی، بەڵام عاقبەت حەشتی شعبی لە عێراق ماوە شتا ئەو زەربە قورسەی نەخواردووە. من حتا ئەم ڕۆژانە بیستم حەشتی شعبی پەیامی ئەوەی ناردووە کە پشتیوانی بکە لەم بەرگری و لەم مقاومەتەی کوردستانی سووریە و تا ئێستا جوابی ڕەتی وەرگرتووە. هەروەک نەچوونەتە شەڕی، هیواتارم هێزەکانی بەرەی مقاومەتی کوردستانی سووریە هیچ سەمپاتیەک و هیچ داواکاریەکیان لە هێزی کۆنەپەرستی نەوعی حەشتی شعبی و بەرەی مقاومەت نەبێ. من پێما بێ ئبتکاری گەورەی ئەم بەرەی مقاومەتە ئەوە بێ بە پشتبەستن بە هێزی جەماوەری، بەو ئیمکاناتەی هەیەتی، بەو پشتیوانیەی کە ئەبینرێ لە ئاستی منتەقە، لە ئاستی کوردستانەکان، لە ئاستی دەرەوە بەدەست یەگا بتوانێت مقاومەتی خۆی و خۆڕاگری خۆی نیشاندا. ئەوە بە نەزەرم ئەگەر سەختی زۆرتریش ببینرێ، بەڵام دوا ڕۆژێکی ڕۆشنتر و حتا مسۆگەری سەرکەوتنێکی مثبەتتر دەبێت. من اتفاقا نەمویست ئێمە لەم بەرنامەدا من و تۆ بە دروست لایەنگری ئەو مقاومەتەی بە هەموو زمانێک و بە هەموو شێوەیەک ئەگەر بکرێ نادەبێت پێویستە حمایەتی لێ بکرێ، بەڵام بەو مەرجەی سەرنوشتی خۆی چ هەروەک تا ئێستا نیشانی داوە ئەوێ لە بەرابەر بەرەی کۆنەپەرستی ئەحمەدی شەرع و هاوپەیمانەکانیا بێ دووری خۆشی لە بەرەی محوەری مقاومەت ڕابگرێ. ئەمە مەسەلەیەکی مهمە و منیش پێم وابێ جێگای ئەلئان محوەری مقاومەت جێگایەکی جدی نییە، جابۆیە حەسەدە و هێزی بەرگریکاری ئەوێنە بێ بزانن پشت نەبەستن بە دیوارێکی ڕووخاو. خودی محوەری مقاومەت دیوارێکی ڕووخاوە، بە تایبەتەوە جمهوری ئیسلامیش کە ڕابەری ئەو محوەری مقاومەتەیە بۆ خۆی لەژێر فشاری کۆمەڵانی خەڵکی ئێرانە ئەوزاعێکی باشی نییە و وردەوەدا باسەکەشمانە چێتە سەرەوە. زۆر باشە، دەست خۆش هاوڕەحمان بە ئەم باسە لێرە تەواو بکەین. بە بڕای من ساعتێکمان تقریبەن بەم باسەوە بڵین بردەسەر بۆ باسەکەی دووەمە ناوبڕێک دێن و بگەڕێنەوە بۆ قسەکردن سەبارەت بۆ قەتڵ و عامە و بۆ کوشتاری کە جمهوری ئیسلامی ئێران لە خۆ پیشاندەرانی ئێرانی کرد. هاوڕێیان و ئازیزان لەگەڵمان بن، هەر ناوبڕێکی کورتەوە دێنەوە لاتان، بەڵام بڵێمەوە جارێکی تر ئەم بەرنامەیە لە ڕێگەی یوتوبیشەوە بڵاوە بێتەوە بۆ ئەوانی کە لە ڕێگەی فەیسبوکەوە بینەرمانن، لە ڕێگەی یوتوبەوە بینەرمانن باشترە، بۆ ئێمە باشترەوە. ئەگەر نەشتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتوب سەبسکرایب بکەن، لایکی پۆستەکانی بکەن، لایکی ڤیدیۆکان بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن. پاش ناوبڕێکی زۆر کورت دێنەوە خزمەتان بۆ درێژەدان بە بەشی دووەمی بەرنامەکە.
بەڵێ ئازیزان سڵاو دووبارە بەشی دووەمی بەرنامەکانمان سەبارەت بە کوشتارێکە کە جمهوری ئیسلامی ئێران لە بەرامبەر خۆپیشاندەرانی ئێرانە دەستیدایە. ئەم کوشتارە وەک باسەکرێ وەکو ئەوترێت وە لەلایەن بەشێکی زۆر لە چاودێرانی دنیاوان پشڕاست کراوەتەوە. ڕووداوێکی بێوێنەیە لە سەدەی 21ەکە نەک تەنها لە ئاستی ئێرانە لە ئاستی دنیاشە کە لە ماوەیەکی ئاوا کورتە ژمارەیەکی زۆری ئاوا خەڵک قەتڵ عام بکرێن. دیارامۆ زانی کە لە غەزەیەوە زیاتر لە دەیان هەزار کەس لە سکوت و چۆتە سەر و نزیک 16,000 کەس بۆتەوە کە کوژراوە لە فەڵەستینە، بەڵام لە ماوەی 2 ساڵا کرا. بەڵام ئەوەی قسە ئەکرێت ئەوەیە کە خۆپیشاندانی ئێران تەنها لە ماوەی 2 شەوە یاخود ڕۆژێک و بڵێن 2 شەوی لە دوای یەکە زۆرتر نزیکەی هەندێک ژمارەڵێن 23,000، بەڵام ئێستا خەریکە ئەوانی کە زۆر زۆر کەم ئەڵێن و زۆر ئومێدەوارترن و کەمتر بڵێن لایەنە مەترسیدارەکانی ئەم قەتڵ عامە باسەکەن یاخود ژمارەیەکی کەمتر ئەڵێنەوەوانە ئەڵێن لانی کەم لەسەر 10,000ەوەیە. لە ماوەی 2 شەوە زیاتر لە 10,000 کەس لەسەر جادەکان 10,000 کەسی بێچەک 10,000 کەسی برسی 10,000 کەسی بەجان هاتوو 10,000 کەس کە هیچ دەرەتانێکی بۆ نەماوەتەوە غێری ناڕزایی دەربڕین نەبێت لە بەرامبەر مەرگە ساتێکا کە ئەژی زۆر بە خوێنساردی ئەوە بە پیلانێکی زۆر دڕندانە قەتڵ عام کران لەسەر جادە کە ئەمە ئاڵوگۆڕێکی کەم نییە لە دۆخی ئێرانە. بەڕای من کاریگەری زۆر گەورەدا ئەنێ کاریگەری سیاسی هەیە، کاریگەری کۆمەڵایەتی هەیە، کاریگەری سایکۆلۆژی هەیە و مەسایلێکی زۆر بڵێن جۆر بە جۆر پێوەستە بەمەوە. من زۆرتر لەم پێشێکیە ناڵێم هاوڕە ڕەحمان پێم خۆشە بەو پێەیە کە تۆ زۆر نزیکترەوە دوای ڕووداوەکان کەوتویت و تاقیە بکردووە تۆ لە بابەتەوە قسە بکەی فەرموو. بەڵێ تەبانەوە من و تۆ دووهەمین جارە هەفتەی ڕابردووشە لەم بابەتەوە قسەمان کرد کە وایە بەشە لەو قسانەی ئەو وەختە کردمان واقعا نامەوێت دووپاتی کەینەوە و هەروەها من بۆ خۆمەوە ئەتوانم بڵێم بۆ دەهەمین جارە لەسەر ئەم کارە ساتەی کە ڕوویدا ئەوڵان لە پێشا لەسەر هەڵدانی بزوتنەوەی سەرنگون و خوازێکی گەورە و بەرحەقەوە تا ئەم کارە ساتەی بەدوایە هاتووە قسەم کردووە. بەڵام هەر ڕۆژ کە ئاگوزەرێ و بەتایبەت چونکی لە ماوەی ئەڵام بۆ 14هەمین ڕۆژە چێت کە هەموو کاناڵەکانی ئێرتباتی ئینترنێت داخراوە ئەڵان 2 ڕۆژە مەسەنە بۆ کاتی زۆر کەم بە نیو سەعات بە سەعات فەزایەگەکرێتەوە ئێرتبات بێ هەر جارە دیمەنی ڕەشتری ئەو قەتڵ عامەی کە جمهوری ئیسلامی دژ بە کۆمەڵانی خەڵک شارۆمەندی ئەو کۆمەڵگایە لە شاری تارانی گەورە و پایتەختەوە گرتوێتی تا شارە چکۆلەکان ئەنجامی داوە هەر جارە لایەنێکی تازە لەو کارەساتە دەرەکەوێ. بۆیە هەرجار پێویستە بێ بڵین جارێکی دیکە هاوخەمی، هاودەردی، هاوبەستگی خۆمان لەگەڵ کۆمەلگای ئێرانی داغدار لەم ڕۆژانەدا لەگەڵ شارەکان لەگەڵ خانەوادە و کەس و کاری هەموو عەزیزانی گیانبەخت کردو ئەبێ دەرببڕین. ئەوە لەلایەکی دیکەوە. بەڵام مەسەلەکە هەر وەک تۆ ئیشارەت پێکرد بەشێ لە فاکتەکان تۆ ئیشارەت پێکرد و واقعاً اتفاقاً خاڵەگەمی قسەی لەسەر بکەم ئەگەر دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بە نزیک 2 ساڵ ئاماری کوژران و کۆمەڵ کوژیەکەی گەیشتە نزیک 70,000 کەس، جمهوری ئیسلامی دقیقاً هەر وەک تۆ وتت بە 48 ساعت بە 2 شەو ڕۆژ بە تاریکستانێک کە دروستی کرد و لە شارەکان و هەموو ئێرتباتاتی قەتع کرد ئەڵانی ترەوە هەموو ئامارەکان نیشانەدەن باڵای 10,000 کەسە. من بۆ خۆم کاناڵی ڕاستە و خۆی جێگای مطمئن تاکید لێسەرەوە کردوتەوە ئەڵانی ترەوە قسەی باوی نێ و کۆمەڵانی خەڵک لە داخڵەکە زیاتر لە 10,000 کەس کوژراوە. بەڵام ئەتوانم بڵێم ئامارەکان لەوە زیاترە زۆر لایەن ئێشتا خۆی نیشان داوە. یعنی ئەم جمهوری ئیسلامی فاشیست دقیقاً وەکو دەوڵەتی ئیسرائیل کە لە ماوەی ئەو 2 ساڵەدا لە کەناری محوەری مقاومەت و
جریانە کۆنەپەرستەکانی وەکو حزب الله و حەماس و فرمێسکی درۆینی ڕشت و ئایەوە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل کۆمەڵ کوژی لە غەزاکە تازە لە غەزەیە کە لەو جغرافیا چکۆلەدا ئەو لە ئێرانی 90 ملیۆنی ئەو جغرافیا گەورە بەوای 8 سەعات ئەوە هەزاران کەسی لاو و گەنج و خەڵکی بە ساڵات و لە بین بردووە بەڵام لە عین حاڵە درێژەی کاری جنایەتکارانە بەردەوامە ئەوژەوەیە بە هەزاران کەس ئەلان دەستگیر کراون و خراونەتە زیندانەکان پرۆسەی محاکمەیان بە وتەی خودی ڕئیسی قووەی قەزایی جنایەتکاریان ئێژەیە گویا بە سەرعی و بە بەردەوامی ئەبێ درێژە بکێشرێ بەرخلافی پرۆپاگەندی درۆینی فاشیستێکی وەک ترامپ کە گویا لە ژێر زەختی ئەوە ئیعدامەکان ڕاوەستاون اتفاقاً کاربەدەستانی قەزایی جمهوری ئیسلامی ئەڵێن بە سورعەت ئەو محاکمانەکەین و دووبارە داری ئیعدامەکان بەرقرارەکەینەوە ئەو خەتەرەشەیە دەنسم مەنزومێ بڵم خەتەری لەسەر دەستگیرکراوەکان زۆرە خەتەر لەسەر خەتەری ئیعدام هەیە و لەوە قیزەوەنتر جمهوری ئیسلامی دەستی بۆ بردووە زەختێکی زۆر لەسەر بنەماڵەی ئەو عەزیزانی گیانبەخت کردوو یا ئەوانەی کراو هەیە دەستی بردۆتەوە بۆ ئەو کارانەی کە 1-2 ساڵی ئەوەڵی عمریان لە دەورەی خومینیدا مەسەرەن هەر کەسیان ئەو وەختەی ئەعدامە کرد پوڵی ئەو گولانەی کە جەستەی و ئینسانەی بێڕۆح کردووە بەرحاڵ داوای پولی تیرەکەیان لێکردن ئەو نەوعە کاراناکەن من نمونە تووە ئینسانی گیانبەخت کردو بەرحاڵ خانەوادەکەیان بانگ کردووە 250 کەس مەئموری ئیطلاعاتیان ناردووە هەر خانەوادەکەەوە ئەو 250 کەس نیروی نظامی سەرکوتگەرە چوون فقط ناشتویانە بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵک کۆنە بنەوە ئەمانە ئەو دیمەنە ڕەشانە هەن بۆیە هەروەک تۆ باس کرد بەڵێ ئەمە بۆ معنایە ئەسەراتی لە کوردماوەدا ئەسەراتی منفی بووە بۆ جمهوری ئیسلامی دەستیدا ئەو کارە چونکی بەڕاستی ئەم جارەشیان بزوتنەوەیەکی حەقخوازی سەرنگون خواز هاتە مەیدان ئەم لە جاران زیاتر بە 100,000 کەس و بە ملیۆن بە تایبەت لە پایتەخت بوون و دەیانویست کۆتایی بێنن بە 47 ساڵ حاکمیەتی ڕەشی جمهوری ئیسلامی عاقبەت هەروەک پیشەی بووە ئەم جار بەم سەرکوتی پان و بەرینە ئەوێ عمر بۆ خۆی بکڕێ کوردماوەدا ئەڵان ئەوزایان کۆنترۆل کردووە معلومە ئەلان پاشەکشەیەکیان وادار کردووە بەداخەوە ئەتوانم بڵێم دپرشنە گەڵ ئان لەو کۆمەلگایەدا وجودی هەیە ئەو جۆرەی ئەبیرسێ و ترس و لەرزێک هەیە و حتا تەسمیمیان گرتووە تر ئیجازە نەدرێ سیستمی ئینترنێت و پەیوەندی لەگەڵ دەرەوەی وڵات بەرقرار بێتەوە ئەو جۆرەی وەک نمونەی کوریای باکوور کە لەگەڵ دنیا دابڕاوە دایبڕن ئەزانم لە ئێرانە تیا موفق نابن ئەمانە هەمووی من پێم وابێ کورتماوەیە بۆ یەکانێ لە عینە حاڵا بەڵام تووڕەیی و نفرەت و قینێکی گەورە لە نێو بەشی بە دەیان ملیۆنی خەڵکی ئێرانیان بڵاو کردوێتەوە ئەم دەورە کورتەش من پێم وابێ تێپەڕە بێ ئەو کۆمەڵگەوارە ئیرادی خۆی دێنێتەوە مەیدان و جمهوری ئیسلامی بە ئاسانی ڕزگاری نابێ لە دەست قین و تووڕەیی و بزوتنەوەیش سەرنگونی خواسەیە وەک نمونە کەشی مەسەرەن ئەوان دەیمانی 96 کە 8 ساڵ لەوە پێش بوو دوای 12 ڕۆژ کۆنترۆل کرد ساڵی پێچوو دوای ئابانمانگی 98 هاتە پێشێ لەوێش بە قسەی خۆیان 1500 کەسیان کۆش بەڵام ئامارەکە گەورەتر بوو بەڵام 3 ساڵ دواترەکەی ئەوە بۆ هەستانی جەماوەری دوای قەتڵی ژینای ئەمینی عەزیز بە وجود هاتوو بە دوومان تووری کێشە یعنی هەر جارە هەرچەنە سەرکوتیان کردبێ کۆنترۆڵیان کردبێ بەڵام تۆوی هەستانەوەی ئاعترازی و جەماوەری دواییان داڕشتەوە ئەوە ئومێد دەکرێت طبعاً لە بەرابەر ئەمە وەزاعی ئێستادا ئەتوانین قسە بکەین چکردن و کاری پێویست لازم
هاوڕە ڕەحمانێکی لەو شتانە کە من بیرم لێ کردووە لەم ڕۆژانەیە ئەوەیە کە باسەکە هەستەکەی مەسەلار تەنها لە ڕووی تەکنیکی ئەتراز و ناڕەزاییەوە نییە، بە جۆرێک حساب نەکردن بۆ ئەو هاوسەنگی هێزەی کە لە ئێرانە هەیە و ئەو دام و دەستگا سەرکوت و داپۆسێنەرێک کە لە ئێرانە هەیە ممکنە کارەساتی زۆر گەورە بخاتەوە. ینی بڵێن خۆپیشاندان بەرحاڵ لەسەر جادایەکرێەوە خەڵک خۆی خۆپیشاندانەکە پێویست ناکە یاخود ناکرێ ئەسڵەن هێزێکی سیاسی لە دەروێ وڵات بە خەڵک بڵێ خۆپیشاندان مەکە بڕۆرە ماڵەوە یاخود لە جاتی خۆپیشاندانمانگرتن کەگە خەڵک خۆی بڕیاری ئەوەی دابێ. بەڵام لە دۆخێکی لەم بابەتەیە لە دۆخێکە کە ئەم بەرامبەرچێ و ئەم هێزە داپڵۆستێنەرە لە ئێرانە هەیە هەستەکەی خۆپیشاندان پێویستێکی زۆری بەوە هەیە کە بە هێزێکی یەکگرت و گەورەی جەماوەرێکی ناڕازی و خۆڕێخست و پشت ئەستور بێەوە لە هەمان کاتە بەر لە ڕۆژانی خۆپیشاندان و هاتنە سەرجادا پێویست بەوە کە مانگرتنی گەورە و سەرتاسەری پێک بێ مانگرتنێکە بە بڕای من پێویستی بە ڕێخستن هەیە هەر کەسێک گەر مانگرتنی لە کارگەیەکە سازدا بێەوەوانە یاخود لە ناو داوەندێکی کرێکاریە سازدا بێ زانێت چەند قورستر و زەحمەتترە لە خۆپیشاندان. مانگرتنی سەرتاسەری تایبەتی لە بەشەکانی بڵین ئەنەرژی یاخود سوتەمەنی یا بڵین گواستنەوە و هاتوچۆ ئەمانە ئەتوانێت هێزە سەرکودێرەکان شەلەر پێبێنی ئیفلیجیان بکات و بربەستی گەوریان بۆ دروستکە بۆ سەرکوتکردن. بەڵام لە ڕاستیە هاتنە سەرجادەی خەڵکێکی ناڕازی بەو جۆرە و مامەڵەکردن لەگەڵ هێزیشی لەوە وادڕندەیە تەنها بەم شێوازە لە ناڕزایی دەربڕین بەبێ ئەوەی نەخشەمەندانە کار بۆ هێنانە مەیدانی خەڵک بە شێوازی ترکرابێ بۆ خۆی بەشێک جاری وهەیە بێتە هۆی ئەوەی کە کاری دەستگا سەرکوتگەر و داپۆسێنەکان ئاسان بکەیت. خەڵکێکە ئامادەیە کە خەبات بکات و بێت قوربانی بدا بۆ یهێنیتە سەرجادە و ئەویش ئاوا بەم جۆرە کە هیچ حساباتێکی تیان نییە و هیچ بڵین شەرمێک و یاخود بە جۆرێک ترسێکی تیانە بەم خوێن ساردیە ئاوا بە هەزاران خەڵک قەتوعام بکە هە لە بەروی دەنگیان هەڵبڕێ و ناڕزایان دەربڕیەوە. بەڕای من ئەم باسا بێ کۆمونیستەکانی ئێران لە بەردەمی ئەو پرسیارەیە دانێ کە شێواز و بڵێن نەخشەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جمهوری ئیسلامیا جارێکتر فکری لێ بکرێتەوە دابڕێژێتەوە لەم بابەتەوە نەزەری وەسیە. دیارە منزوری تۆ ئەوەیە ئەڵان کۆبەندیەک پێویستە لەو ڕووداوانەی کە تا ئێستا ڕوویداوە ممکنە بێ بێ و کۆبەندیە بکەین شاید هەر من و تۆش لەم بەرنامەیە بکەین بەڵام ئێستا بۆ بەرنامەی ئەمڕۆمان زۆر بۆ چونکی ئێستا کوونێ ئەوەی پێڵین لایەنەکانی جۆرا و جۆری کولی ئەو ڕووداوەی کە لە حوتی دەیمانگی ئێرانەوە تا ڕۆژی 19 دەیمانگ ڕوویدا و عاقبەت ئەم چی بە هیچ ژانوێ ئەبێتە لە ڕۆژی حوت ئەتوانم بڵم لە حوتی دەیمانگ ئەتکاتە ئەتوانم بڵم یەکەمی ژانویە لە یەکەمی ژانویەوە تا مثلا 16 و 17 ژانویە تا 19 ژانویە باوەی 2 هەفتە کە ڕوویدا ئێستا زۆر لایەن لە ئێمە ناڕۆشنە بە دلیلی ئەو بێ ئێرتباتیانەی کە هەیە ئاقەتەکەیەوەیە ئەو کۆبەندیە پێویستە لەو بابەتەوە بکرێت. من فقط ئەو ناڵم بەڵام هەستانەوەی جەماوەری ئەمجارە بۆ خۆی بێ پێشینە نەبوو بێ سابقە نەبوو ئەوە بوو 3 ساڵ لەوە پێشی ئاخێزی جەماوەری دوای قەتڵی ژینا ئەمینی بوو بۆ 2-3 مانگ لە تەجروبەکانی ئەو وەختە دەرس وەرگیرا بوو. دوایەوە لە ئەوڵەوە هەتا ئەوەی پیاڵین مەسەرەن لە 1 ژانویەوە تا 15 ژانویە گەر حسابی بکەین دەستی پێکرد یا 12 ژانویەوە ئەو ماوەیانە زۆرتر تەزاوراتەکان بوون کە لە خیابان ئەکران و ڕۆژ لەگەڵ ڕۆژ پەرێ زیاتریە گرت حتا لە شارە شکۆلەکان لە ئەهۆڕە زیاتر بوو تا لە شاری تاران و شارە گەورەکانیش پەرەی گرت تا ئەو وەختەش حتا جمهوری ئیسلامی نەیدەتوانی یا ئەو بەهانەی بەدەستەوە نەبوو سەرکوتی گەورە وەڕێ بخات شاید خۆی بۆ ئامادە ئەکرد و تەزاوراتەکانی تا ئەو وەختەش عاقبەت ڕواڵەتێکی زۆر
ئەتوانم بڵێم ڕێک گونجاو لەگەڵ تەناسڵ قواکەی بوو مەسەنەن ئاوا بڵێم دەست بردن بۆ ئەوەی فەرزکەن بانک پسووتێ ماشین پسووتێ ئەوانە من پێم وابێ جمهوری ئیسلامی و ئەتوانین بژڕین هێزی نامەسئولی وەکو سەڵتەنەت تەڵەبەکان با زۆر بە کۆنکرێتی قسە بکەین لەم بابەتەوە پێم وابێ جمهوری ئیسلامی بۆ خۆی دەستیدا پیلانی گەورە بۆ ئەوەی هەلومەرج ئامادە بکات بۆ ئەو سەرکوتە ئەویش ئەوەیە لە نێو ئەلعان بەشێ فاکت ئەوەیە دەم و دەستگای سەرکوتگەر لێباس شەخسیەکانیان سازمانی ئیطلاعاتیان یەکەم خستنە سەر زمانی شعاردان بە نەفعی ڕژیمی ڕووخاوی شاو سەڵتەنەت و کوڕەکەی ئەمە بەشێک گەوێڵان خودی ئیطلاعاتی نێو جمهوری ئیسلامی کردوێتی منزورمەوە نییە هێزی سەڵتەنەت تەڵەبیش بۆ خۆی هیچ بنکەیەک و پێگەیەکی نەبوو ئەوش حتمما کەسانی خۆی بووە یەکەم ئەوە بوو یەکەم لە عینە حاڵە بەشێکی دیکە فاکت ئەوواڵێن خودی دەم و دەستگای سەرکوتگەر و جمهوری ئیسلامی بۆ ئەوەی بەهانەیان دەست بکەوێ بڵێن ئەها ئەمانە خەریکن تو نوتیجی تەحمیلەکەن عاقبەت حەملەکردن بەم ئیدارە بەو ئیدارە بەم دەم و دەستگای دەوڵەتیان سازمان داوەکە بڕێک خارج لە تەناسڵ قواکە بووە ئەمانە هەموو پیلانهایەکە کە بەشێک ئەگەرێتەوە بۆ سەر جمهوری ئیسلامی بەشێکیشی بۆ 1990 عاقبەت ئەو بانگەوازانە بوو کە لەلایەن سەڵتەنەت تەڵەبان و کوڕی شاوە درا تاوجەی بانگەواز بە ئەتراز و وەرنە خیابان ئەوە حەقی هەر هێزێکی سیاسی ئێمە هێزی چەپ و کۆمونیستەکانیش لە کوردستانیش و لە سەفی سەراسەریە کۆمەڵانی خەڵک ئەوڕک دەورەکانی پێشوو ئەترازی خۆتان لە خیابان بکەن بەڵام لەو جگایی ئەجملە ڕەزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەبانی نامەسوول باسییان کە بڕۆن ئیدارات بگرن و کۆنتترۆڵی ئەو ئیدارەتە بگرن بەدەستەوە و ئێمە بەزووی ئەگەڕینەوە ئەوانە ئەمە معلومە زۆرتر هەلومەرجی ڕەخسان بۆەوەی ئەگەر ئەو پیلانەی جمهوری ئیسلامی شەیە بەعزە کارێ بکرێ وەک کۆنتترۆلی ئەمیا و ئیدارە و وەختە جمهوری ئیسلامی ئێمە پێڵێن بیکا بە دەستاویز بۆ بەهانەکردن ئەم کارانەیاندا ینی بەڵێ وایە لەلایەن غێرس پیلانی خودی جمهوری ئیسلامی لەلایەن ڕزا پەهلەوی و دارودەستەی سەڵتەنەت تەڵەب عاقبەت بەعزە شعار و تاکتیکایەک درا خارج لە تەناسڵ خوای ئەو مبارزاتە بوو و ئەمە بۆ ئەوان وایان کرد زۆر کەس ڕەخنەکەیان منەزانم ئەمڕۆ لە نێو بەشێک لە چەپی ئێران و ڕەخنەکەیان ڕووی لە سەڵتەنەت تەڵەبان واناڵان جریانێکی نامەسئول بوون بە نامەسئولی ناتێنێت تۆ زەردەین نات ئەمە تاکتیکێک بوو لەگەڵ ئستراتێژیەکی کۆنەپەرستانەی ئەوە یەکە هاتووە بۆ چونکی لەلایەک ئەمان هەمیشە و دایم ئومێدیان بەستووە بەوەی ئەمریکا ئیسرائیل بێ دەخاڵەتی نظامی بکە و لەسەرەوە خامنەییان بۆ بکوژێ و دەم و دەستگای سەرەوە بگۆڕن و وردەوەدا هەلومەرج ئامادە بکەن بۆ سناریویەکی ڕژ یا بۆ ڕژیم چەندێک ئەوان موردی نەزەر وەختێ ترامپ بە تایبەت ترامپی فاشیست ئێدعای کرد ئەگە جمهوری ئیسلامی لە خەڵک بکوژێ ئێمە دەخاڵەت دەکەین من پێم وابێت تاکتیکی ڕزا پەهلەویژەوە بۆ قەیناکە با خەڵک بکوژێ بعد کۆمەڵانێکی خەڵک بکوژێ با ئەوەی ترامپ بێ دەخاڵەت کە بۆ یەکانێت تاکتیکی ئاوا خارج لە تەناسڵ خوای پێشنهاد کرد نمونونەکەی ئاواوە بیر بێنمەوە مەگەر لەنێو خودی ناسیۆنالیستەکانی کوردی کوردستانی عێراق باز نەکرا ئەو بۆمبارانی شیمیایی حەلەبجە ئەو بە 5,000 کەس خەڵکە لە بین چوون ناسیۆنالیستەکانی کورد و یەکێتی نیشتیمانی و پارتی دڵیان خۆش بوو قەیناکە 5,000 کەس لە بین چووە بەڵام مەسەلەی کورد بۆ تەشتەیەکی جیهانی بۆ مەگەر مەدرەکەکانی دەست نەکەوت سەدام حوسێنی فاشیست لە پێش هەڕەشەی لێکردبوون توی باباگە دەستی جمهوری ئیسلامی بچێشنە نێو خاکی کوردستانی عێراق من بۆمبارانی شیمیایی لەتانەدەم خۆیان ڕویان لێرەش وایە لێرەش هێزی کۆنەپەرستی سەڵتەنەت تەڵەبی کە مەسەلەی ژیان و بژیوی خەڵک مەسەلەی نییە ئەتفاقەن وەختێ دڵیان خۆش بوو بۆەوەی ئەگەر قەتڵ عام بکرێ ئەگەر کوشتار بکرێ ئەگەر لە خەڵک بکوژێ ئەها ترامپ دێ ئەو وەختە دەخاڵەت دەکا و ئەمریکا دێ دەخاڵەت دەکا وها تاکتیکێکیان گرتە پێش دەنا 3 ڕۆژ لەوە پێشترەکەی وایان ناکرد پێش بانگەوازەکەی ترامپ وایان ناکرد ئەگەر قسە منزور ئەوە بێت دەنام ئەوە بێ بڵێ ئەوە سیاسەتێکی کۆنەپەرستانەی دژی ئینزانی دژی شۆڕش بوو کە لەلایەن
ڕاستی سەڵتەنەت تەڵەبەوە گیرایە پێش دەنا خودی بزوتنەوە ئەترازیەکە لە حوتی دەیەوە تاگاتە ڕۆژی هەژدا حوتا ینی 11 ڕۆژ بە شێوەیەکی مناسب لەگەڵ تەناسب خواچۆ پێش ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەهێزترە بوو ئەوە مهم بوو بەڵام یەک واقعە لە قسەکانی تۆیان هەیە و تەجربەی ئاخێزی جەماوەری دەیمانی 96 ئابانی 98 ئەوەی شەهریوەری 1401 قەتڵی ژینا پێمانەڵێ لە پەنای ئەم تەزاوراتی خیابانی و هاتنە مەیدانی جەماوەری مادام چینی کرێکاری ئێرانیش نێتە مەیدان بێ ئەتسابە کرێکاریەکانی بێ ئەتسابی قودرەتمەندی لە شوێنە کرێکاریە بەهێزەکانی ئەسڵی وەکو نەوت وەکو ئێنێرژی وەکو ماشین سازەکان و بەو مەعنا زەربەیەکی قورسی اقتصادی لە پەیکەرەی حکوومەتی سەرمایه‌داری جمهوری ئیسلامی نەدا بەڕاستی پاشەکشێدان بە جمهوری ئیسلامی وە سەرنگونکردنی جمهوری ئیسلامی زۆر سەختتر و پیچیترە بێ ئەمە بۆشاییەکە هەیە کە چینی کرێکار هەر لەم دەورەدا وەکو چین نەگوەکو ئاحاد تۆ بینی لە خیابان و لە تەزاورات و لە شارەکانیشە بەشە زۆرێک لەوانەیە کە گیانیان بەخت کردووە یان ئەن دەستگیر کراون هەر لە بنەماڵە کرێکاریەکان و هەر ئینسانی کرێکار بەتایبەت ئەوڵین گیان بەخت کردوەکان دوو برای کرێکاری ساختمانی گیانیان بەخت کرد لەیەکێ لە شارەکان بەڵام وەکو ناوەندە کرێکاریەکان وەکو شوێنی کرێکاری ئێمە شاهیدی ئەوەی ئەتساباتە نەبووین بۆ دەلیلەکەی چییە هیوادارم لە کۆبەندی دواترە زیاتر قسەی لێ بکەین بەڵام ئەمە بۆشاییەکە ئێمە هێزی چەپ و کۆمۆنیست ئەبێ وشیار بین لەسەری ئەبێ کاری بۆ بکرێ ئەبێ حەولی بۆ بدرێ نهایەتەن بەم ئەم بەشە لە قسە بەوە تەواوەکەم ئەو خەباتی ئاعترازیە جەماوەری ڕێکەوتەوە و بەرحەق بوو حەقخواز بوو حەقیان بوو بەرابەر بە جمهوری ئیسلامی بێنە مەیدان ئەو قەتڵ عامەی کە کراوە ئەو جنایەتە گەورەی کە کراوە بەرابەر بە ئاعترازاتێکی شارۆمەندان کراوە بۆ حەقی سەرەتایی خۆیان و جمهوری ئیسلامی و سەرانی جمهوری ئیسلامی تیا مەحکومن و من پێم وابێ حاصلێکی باشی لێ بەرهەم نایەنن نهایەتەن جمهوری ئیسلامی گوڵۆڵی واقعاً کەوتۆتە لێژی درەنگ و زووی هەیە بەرحاڵ ئەوان عمریان تەواو بێ و لە خامنەییەوە هەتا سەرانی دیکەی جمهوری ئیسلامی قەتئەن ئەو ڕۆژە دێ واقعاً محاکمە بکرێن بە دەلیلی ئەم هەموو جنایەتەی بە کۆمەلگای ئێرانیان داسەپاندووە. زۆر باشە دەست خۆش هاورە ڕەحمان بەرحاڵ باسەکانمان سەعات و نیمی تێپەڕان بەرنامەکەی ئەمڕۆمان لەوە زیاتر بینەرانمان ماندوو نەکەین حاڵ قسە و باز لەسەر ئەم بابەتانە ئەرەتوانێ زۆرتر بێ هەمیشە بەڵام هەڵی بگرین بۆ بەرنامەکانی داهاتوومان لەسەر لایەنە جۆر بە جۆرەکانی هەردوو ئەم مۆزوعە زۆر گەرم و گوڕە لە خۆر هەڵاتی ناوەڕاستە قسە و باس بکەین. من لە کۆتایی بەرنامەکەدا گەر هاوڕە شەماڵ مەجال بێ یەک دوو دەقە نوعێک وەک بانگەوازێک بڵم بەرحاڵ ئەوەی ئەبینرێ دوای ئەو قەتڵ عامەی کە جمهوری ئیسلامی دای سەپاندووە ئەلان کۆمەڵگاکە بە دەرەجەیەک لە شۆکایە لە نیگەرانی و ناڕەحەتیایە وەکو بانگەوازی چ وەکو شەخصی حتا وەکو حزبمان وەکو حتا بەرەی ئازادی خواز و چەپ ئەم ڕۆژانە هەمدەردی و هاوبەستگی و پشتیوانی کۆمەڵانی خەڵک لەگەڵ یەک زۆر زۆر مهمە. مەسەلەن ئەلان لە چوارچەوەی ئەم هەزاران گیان بەخت کردووە یادکردنەوە لەو عەزیزانە لە مناسبەتی جۆرا و جۆر لە هەر گەڕەکە لە هەر شارە لە هەر گوندە کە ئەم ئتفاقە کەوتووە من هیوادارم کۆمەڵانی خەڵک دەر و جیران کەس و کار هەموو دەست لە ناو دەستی یەک یادی و عەزیزانە بکەنەوە یادی و گیان بەخت کردوانە بکەنەوە ئەوە بکەن بە مناسبەتێکە دەستیان بنێونەوە نێو دەستی یەکتری بە لەم دەورانەدا کۆمەک ناردن بۆ ئەم خانەوادە و خانەوادەی چ گیان بەخت کردووەکان چ خانەوادەی دەستگیرکراوەکان زۆر زۆر مهمە بەتایبەت لە دەرەوەی وڵاتیش کاڵان مەجال بۆ ئاعترازی گەورە هەیە و خۆشبەختانش هەیە دووبارە پەرەدان بە ئاعترازەکان لە دژی جمهوری ئیسلامی بەتایبەت لە دژی احتمالی ئیعدام لەوانەیە جمهوری ئیسلامی وەڕێی بخاتەوە دەنگ هەڵبڕین بۆ
ئازادکردنی هەموو ئینسانانەی ئەڵان لە بەندیخانەکانی جمهوری ئیسلامی ئەمانە زۆر مهمن. بەرحاڵ دەورەی ئەوەیە کۆمەڵانی خەڵک یارمەتی یەکتری بدەن، دەستیان بنێنە نێودەزیەک لە هەر گەڕەکە، لە هەر شارە، لە هەر منتەقە، لە هەر شوێنێک بۆیانەکرێ دەورەی یارمەتیدان بە یەکتریە و ئەمە بۆ خۆی ئەتوانێت بێتە بناغەی ئەوەی دووبارە ڕۆحیەی هاوپشتی و هاوسەرنوشتی و خەباتکارانە لەنێو کۆمەڵانی خەڵکە زیندوو بێتەوە. زۆر باشە، دەستەکان خۆش هاوڕە ڕەحمان. بەرحاڵ بەرنامەکانمان لێرەیە کۆتایی پێبێنین، مێدەوارم تا هەفتەی داهاتوو دووبارە لەسەر ئەم بابەتانە فرسەت بێت و بەرنامەی ترمان هەبێت. دەست خۆش. زۆر سپاس. بەڵێ هاوڕێیان ئازیزان، بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان ئەم هەفتەیەمان تا بەرنامەیەشی تر و دیدارێشتر لەگەڵ ئێوەی ئازیزا هەمووتان بە شادی و کامرانی ئەسپێرم لە هەر شوێنەکەن شەوتان و ڕۆژتان خۆش هەر بشین.